سلااوان لێبێ من کۆڤانەزەتم 27مین بەرنمەی پاشیفتان پێشکەش دەکەم لە تەوەریەکەمی بەرنمەی پاشیوی ئەم شەو باس لە خۆکوشتن دەکەین و لە تەوەری دومیش باس لە پشکنین و وەروە نەخۆشیە گوازراوەکان دەکەین بەڵام بەر لەوەی بچینە سەر تەوەریەکەمی بەرنمەی پاشیو هاوکارانم فیچەرێکیان ئامادە کردووە لەسەر فرۆشتنی عتر یاخود دروستکردنی عتر یەکێکە لەو پیشانەی کە لە نێو ئێمەشدا بۆن فرۆشتن یاخود عتر فرۆشتن لە مێژە بوونی هەیە پیاوێکی عەرەب کە لە کەرکووک نیشتەجێە لە مێژە سەرقاڵی ئەم کارەیە یاخود ئەم پیشەیە ئەو لەم فیچەرەدا باس لە هەنگاوەکانی دروستکردنی عتر دەکات. محلات العطور الموجودة بالعراق پێشانگەکانی بوون لە ناو دەروی وڵات بوونی هەیە و پیشەیەکی ناسراوە. عطور هي خامات أصلية تجي هذه. ئەم بۆنانە بە شێوەیەکی خام دەگاتە دەستمان. پێی دەوترێت ئەستەرات کە بوون و پێدەویستەکانی جوانکاری لێ بەرهەم دێنن. تەنانەت لە پاککەرەوەکانیش بەکاردەهێنرێت. بالمنظفات همينة. أنا بالنسبة لي صار لي 27 سنة. سەرەتای دەستپێکردنی من بۆ ئەم کارە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 27 ساڵ لەمەوبەر. تقريبا بداية العطور. ئەتوانم بڵم سەرەتای ئەم پیشەیە ئێمە دەستمان پێکرد. دواتر گەشەی کرد و چەندین شوێنی دیکە تایبەت بە بۆن کرانەوە. كان العالم مستغرب إنه. کاتێ دەستمان بەم کارە کرد لای خەڵکی سیر بوو کە سەرنجمان بەکاردەهێنا و سوکمان دەکردەوە. لە سەرەتادا بیرۆکەکەیان پێ قبول نەدەکرا دواتر لەگەڵیدا ڕاهاتن. داخل العراق بالبداية كانت من المكانات المقدسة اللي هەناو عێراقیشدا پێشتر لە شوێنە پیرۆزەکانی وەک نەجەف و کازمیە هەبوو. لە کوردستانیش ئەم کارە بوونی نەبوو. بەڵام لە ئێستاە لە سلێمانی و هەولێر و شارەکانی دیکە پەرەی سندووە و ڕەواجی باشی هەیە. انتشرت كميات منها حتى صاروا مستوردين عندنا هسه بالسليمانية. بالنسبة للعطور هي تخفف بمادة الإيثانول. ئەم جۆرە بۆنانە بە مادەی ئیثانۆن سوک دەکرێتەوە هەروەها چەند جۆرە مادەیەکی تری تێکەڵ دەکرێت دەخرێتە شوشەوە. 50 مل 100 مل تصير. بالنسبة حتى الشركات الرئيسية اللي هي الشركات العالمية. سەبارەت بە کۆمپانیا جیهانیەکانی بۆن هەمان ڕێگە بەکاردێنن بۆ دروستکردنی بۆن. بەڵام لە شێوەی مارکە و تەنانەت نرخەکانیان دەگاتە دەیان و سەدان و هەزاران دلار. وتنباع بالسوق بالدولار $50 و$100 وقد توصل إلى آلاف الدولارات أسعارها منها. ما يعني بالنسبة كمان هي تتطور هاي داخل. پێش 25 ساڵ ئەم پیشەیە ناسراو نەبوو لای ئێمە. چەند کەسێک نەبێت وەک پێشتر باسم کرد کە تایبەت لە شوێنە ئاینیەکان بەکاریان دەهێنن. هەر لەباری گەشەکردنەوەکەیدا لە ئێستاە دەتوانین جیاکاریشی تێدا بکەین بۆ هەردوو ڕەگەز ژنان و پیاوان. تطورت صارت عطور نسائية بها عطور رجالية صارت آلاف الأنواع ومعدة شركات حتى العطور اللي عندنا مو كلها من العراق نجيبها هسه. ئەم بۆنانی کە دەیهێنین هەمووی عێراقینین بەڵکو لە دەوری وڵات هاوردەی دەکەین و بۆ نمونە دوبەی و سووریا. من سوريا عندي محلاتنا بسوريا بدنا نجيب من هناك. فإن شاء الله تطور المهنة. خوازێرین ئەم پیشەیە گەشەی زیاتر بەخۆیەوە ببینێت. هذه شركة البيان عطر جديد جاي هذا شوفها. هذا عطر اسمه لافي لانكوم من عطور راقية جدا وما موجود بالعراق طبيعي هذا من دبي واحد جبته. تنتج أنواع العطور. هي المشكلة ما تبين راسها العطور مركزة لا تدري إلا من يعني شوية يضربها الهواء وتبدأ يلا. شركات تركيز قوي همينة. هذا العطور درجة أولى وهذا إيثانول. طبيعي لو تخمره 48 ساعة مكان بارد أحسن. تخمرته ولا ما تخمره؟ خليه بمكان بارد 48 ساعة أقل شيء. كل ما تربط. بەڵێ لە تەوەریەکەمی بەرنامەی پاشیف مەلا ڕەعەت ئۆمەر بلی پێشمێژ و تارخوێن لەگەڵمان دەبێت باس لە خۆکوشتن وەروە فێڵکردن وەروە زیناکردن دەکەین بە تایبەتیش دەمانەوێت باس لە دیاردەی خۆکوشتن و کوشتن بکەین. مامۆستا بەخێر بێت. حکمی خۆکوشتن چییە لە ئیسلامدا وە سزاکەی لە ڕۆژی دوایی چییە؟ پێشەشی بە ناوی خۆی پەروەردیگار و دەستخۆشی و بەرنامە لە جنابتان دەکەم و داواکاری لەخوا خی گەورە برا پێشمەرگەکان لە سەگەر مەحفوظ بکە خی گەورە ئینشاءڵڵا و دژمنەی کە بە ملمان داهاتووە لە کۆرمان ببێت و ئینشاءڵڵا و ببینە
صاحب دەوڵەت و کیان و ئالا و ناو دەنگی خۆمان ئینشاءالله ئینشاءالله. بەڵێ پرسیارەکەت و بابەتەکە زۆر لە جێخۆیتی ئەگەر تەمەشا بکەین حکمی کوشتن بەگشتی بکەین زۆر شتێکی قێزەونە یان شتێکی خراپە شتێکە کە خوای پەروەردگار بەلکو مەنعی کردووە جا بگاتە کەسێک کە خۆی بکوژێ خۆی ئەنتیحار بکە تاوانەکەی گەورەترە لەوەی کە کەسێکی تر دەکوژێ بەڕاستی ئەگەر برێم شتێکە خوای پەروەردگار دەفەرمێتن ولا تلقوا بأيديكم إلى التهلكة بەدەستی خۆتان بە هیلاک مەبەن بەدەستی خۆتان مەفەوتێنن بەدەستی خۆتان بە کوشت مەدەن بۆیە خۆ مراندن یان خۆ کوشتن یان ئەنتیحارکردن یان خۆ لە سێدارەدان یان خۆ سووتاندن یان هەر ناوێک لەو ناوانە ئەوەی کە پێدەگوترێ گیان لە دەستدان و مردن کەسێک بەدەستی خۆی کە ئەنجام دەدا تاوانێکە کە لە قیامەتیش سزاکەی زۆر سەختە خوای پەروەردگار سزاکەی بۆ ئامادە کردو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثەکان کە باسی جۆرەکانیشی کردووە نەک هەر باسی خۆکوشتن بێتن بەڵکو حتا باسی جۆرەکانیشی کردووە دەفەرمێ ئەوەی کە خۆی دەسووتێنێ ئەوەی کە خۆی غەرق دەکا ینی خۆی دەخنچێنێ بە ئاو ئەوەی خۆی لە شاخەکان فرێداتن دەفەرمێ في النار جهنم خالدا مخلدا فيها ئەوە دەچێتە جەهەنەم نەک لە ناو جەهەنەمیش هەر ئەوە بە ئاسانی خالدا مخلدا فيها یعنی بە ئەبەدی و ئەبەدی دەمینێتەوە لە ناو جەهەنەم کەواتە ئەوە ڕاستە دەڵێن مرۆڤ کە خۆی کوشی تر جەهەنەمیە بۆ ئەبەد ئەگەر بە فعلا ئەگە خۆی کوشت بێ چکۆمە لێرەدا هەندێک ڕێی زانایانمان هەیە دەبێ ئەوی شڕۆن بکەینەوە هەندێک لە زانایان دەفەرمون جاری وایە ئینسان پێشی ئەوەی کە خۆی دەکوژێ ئەو ئینسانە تێک چووە یان شێت بووە یان عەقلی لە دەست داوە ئێمە هیوادارین ئینشەڵڵا ئەو جۆرە کەسانەی کە واوایان کردووە ئینشەڵڵا لەو بابەتە بن ئەوەی کە خۆی تێکچوو یان عەقلی لە دەست داوە لە دوای لە عەقل لە دەستدانی بووە ئەوە ئینشەڵڵا خوای پەروەردگار لێ ناگری لەبەرەوەی کەسێک ئەگەر عەقلی جێگیر نەبوو ینی بابرین کەسێکی عاقل نەبوو ئەو کاتە حکمی شەرعی لەسەر نییە سەر لێ شێواو بیت کێشە و مەشاکیلێکی هەبێتن سەری لێ بشێوێت هەان بۆ خۆ کوشتن بدات ئەوە نابێت لەبەرەوەی پێ ناگوترێەوە لە دەستدانی عقل بۆ منە کەسێک کە شێتە فعلەن شێتە یعنی هیچ کەسێکی عاقل نییە بە ئەوانەی نەخۆشی دەرونی دەستنە و قالبەوە ئەوە زیاتر دەگەڕێتەوە سەر ڕێی زانایان ئەگەر فعلەن ئەگەر دکتۆرەکان ئەوانەی کە برین لە تەندروستی لە بوارە پرۆفیسۆرن یان فعلەن زانستێکی تەواویان هەر لەو بارە هەیە ئەگەر وان بڕیاریاندا کە کەسێکی ناتەواوە یان بابرین عەقلی جێگیر نییە کەسێکی عاقل حساب ناکرێتن داواکارین لە خوای پەروەردگار کە ئەو کەسانە خوای گەورە لەسەریان لابدا کەس دەتوانێت شەفاعەتیان بۆ بکە بۆ کەسانی کە خۆیان دەکوژن ئایا ماڵ و منداڵەکانی دەتوانن لە دوای ئەو خێر و حەسەنە و چاکەی بۆ بکەن بۆی خۆی گەورە لێ خۆش بێت بەڵێ وڵای ئەمە گەر تەمەشای ئاەتەکانی قورئانی پیرۆز بکەین تەمەشای حەدیثی پێغەمبەر صلی بکەین کە لە بوخاری و لە موسلیم هاتووە لێرەدا بەڕاستی زۆر بە توندی پێغەمبەر صلی الله علیه و باسییان دەکات دەفەرمێ ئەو جۆرە کەسانە ئەوەی کە خۆی لە شاخ فرێتدا ئەوەی خۆی لە دەخنچێنەوەی خۆی دەسووتێنێتن پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمێ ئەوانە دەستە جەهەنەم خالدا مخلدا فيها کاتە ئەگە خالد مخلدا فيها بێتن بەڕاستی شەفاعەتیشان بۆ ناخواتن بەڵام بە کۆی باسم کرد ئێمە نابێ مەیئوز بین لە ڕەحمەتی خوا زۆر جار مەسەلەن کەسێک خۆی سوتاندووە پەشیمان بووە پێشی وەفاتی تەوبە دەکا چکەمە تەوبە جاوە شتێکێک لە بابەتەکانە زۆر جار دەبینی کەسەکە خۆی دەسووتێنێ فترێک دەبینێ بۆ ئەوەی گیان لە دەست بدات لەو فترێدا پەشێمانە باشە دەبێ هەوڵ بدرێ پەشێمانە دادی دەدات بەتەکید ما لەم یغەرغر یا پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمێ ئەگەر تەوبە لە دوو حالەت وەرناگیرێ یەکێکیان ئەتا ڕوح نەگەیشتۆتە غەرغەرە کە گەرووە هەنێ ئەو ئینسانە ڕاستە سوتاوە ڕاستە کەوتۆتە سەر جێگەی مەرگ ڕاستە پێگوتریا بۆ نمونە وەفات دەکەی دەمری بەڵام مادام ڕوح مادام لە جەستەیتی بە تەواوەتی نەگەیشتۆتە غەرغەرە هەرچەندە ڕێی زانایان هەیە هەندێک خلافات بەڵام ئێمە نەچینە زۆر دەقی خلاف و ئەوانە لێرەدا مادام ئەو کەسە هێشتان زیندووە بە کەسێکی زیندوو حسابە هەرچەندە کە ئەمەلی مردنی زیاترە لێرەدا هەوڵ بدرێت کە ئەو کەسە تەوبە بکا و پەشیمان بێ لە کارەکەی خۆی پێغەمبەر دەفەرمێت دوعاکەی قبول دەبێ لە حالەتی دووەم ئەوەیە هەتا ڕۆژ لە ڕۆژ ئاوا هەڵبێتن ئەوە هێشتا نەکەیتینە ئەو زمانی لەو دوو حالەتە نەبێت لە هەموو کاتێکی دیکە تەوبە لە هەموو کەسێک قبولە بۆی هەر کەسێکمان ئەگەر تووشی ئەو حالەتە بوو بە تایبەتی سوتان تۆزێک مەجالی زیاترە هەوڵ بدرێت کە سوکارەکەی تەوبەی پێ بکەن بۆ ئەوی خوای پەروەردگار تەوبەکەی وەرگرێ فعلەن خوا لێی خۆش دەبێ باش دەکرێت موسڵمانان
بە مردنی یاخود کوشتنی کەسێک خۆش بێت دڵی پێ خۆش بێت جا و کەسە چ مسلمان بێت و چ غیرە مسلمانیش بێت با هیچ شێوەیەک لە ئاینی ئیسلامی پیرۆز بەڵکو لە ئەگەر باز بکەین بەگشتی لە ڕەحمەتی خوای پەروەردیگار ئەوەی تێدا جێ نابێتەوە کە بۆ نمونە ئێستا ئەوەی کە ڕوودەدا جا لە کوردستان بێ لە مووسڵ بێ لە بەغدا بێ لە هەر وڵاتێکی تر بێ لە هەر جێگا بێ مادام کەسێک بکوژرێ یعنی کەس ئێمە ناکرێت برین مسلمانش حتا دەبێت کەس حساب بکەین ئینسان لێرەدا بابی ئینسانیەتە خوای پەروەردیگار ئەگەر تەماشا بکەین دەفەرمێ من أجل ذلك كتبنا على بني إسرائيل على بر أم شتبوا كما لسر بني إسرائيل واجب ما كردوا اشتيك ما انفرس كردوا لسريان أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض هر كسك بنا حق بكوجه كسي يتر بكوجتن يعني فسادك بابرين آجاويك دروز بكا ببيت ماهي أويك خلق تيدا بفوته خلق بونمنا خوي تيدا بكوجه إسا زور هو كارمان هي بونمنا لمسألة نبوني وأنا خلق خوي انتحار دكا يعني بوننا خلقانك كتير دا كوجن کەسانێک ببنە سەبەب یان کەسی وایە بۆن منە فیتنەی ناوەتەوە چۆ لە بینی دوو برادران هەر حاشە مەجلیسی و گوێدار یعنی درۆیشی کردووە لەو بینە قسەیکی خلافی گوتووە فیتنەیەکی ناوەتەوە لەو بینە ئەوانە بەشەر هاتوونە دوای وەلی هاتووە یەکتریان کوشتووە یعنی خوای پەروەردیگار دەفەرمێ ئەوەی کە فەسادیش دروست دەکا بوویتە مایی فەساد لە بۆ دروستکردنی فكأنما قتل الناس جميعا وەکو وا بێ هەموو خەڵکی کوشت بێ يعني يك كسك بكجري بنا حق كسك كشتوا وكوا به همو دنيا ك7 مليار وصورة سندا همو كشت به بويا هر كسك دلي خوش بونيش بهمان شي وناكل هر كسك دلي خوش بيتن شريكي قتلك يا عمر يكون الخطاب خالي رازي بي وكاتيك خليفه بو الصنعاء ليمني استامان كبي قلت الصنعاء عاصمه يمن لو كاتي دفرمي افرتك بنا حق دكجري بختاني بي دكريك اما اخوانا خاصه كاري شي بتروشتي كرد به ببختان هەرچەندە دوو کەس یان سێ کەس هەستاون کوشتنەکەیان ئەنجام داوە بەڵام 7 کەس بەشدار بوونا بۆ یەک دوو کەسێکیان ئەمریان دەرکردووە یەک دوو کەسێکیان قسەیان کردو یەک دوو کەسێکیان ڕێنوێنیە ئیشەکەیان کردووە دوو نەفەریان سێ نەفەریشان تەنفیزیان کردووە ئیمامی عومەر دەفەرمێ هەر هەفتیان دێنێت و هەر هەفتیان لە جاتی دەکوژێتەوە کە پێ دەگوترێ قیساس لێرەدا ڕەخنە لە عومەری کوڕ خەتاب دەگیرێ وەکو خەلیفە باشە یەک کەسێک کوژرایە بۆ 7 کەس دەکوژری دەفەرمێ ئەگەر بێت و ئەهلی سەنعا هەمووی بەشدار بن کە یەک شاری گەورەیە دەفەرمێ هەر هەمویان دەکوژم لەبەرەوەی کەسێکی بێتاوان باشە دێنێ سەر و بابەتەش کە کەسێک بکوژێت حکمی ئەو کەسە ئەوەی بکوژە کەسیە باشە دەبینی هەندێک جار کەسێک لە ئەنجامی نەبوونیەوە یان لە ئەنجامی هەر کێشەیەکی کۆمەڵایەتیەوە کە ڕووی تێدەکات هانا بۆ کوشتن دەبات ئەمانش دەستنە قالبی خۆ کوشتن و ئەوانەی کە دەچنە ئەوەی کە وگوتت دەستنە دۆزەخەوە و ئەبەدەن تیادا دەمێننەوە ئەگەر تەماشا بکەین خوای پەروەردیگار زۆر بەڕوونی باسی ئیماندار دەکات لێرە لەوە ئەوەی باسم کرد تازە باسی هەموو کەسێکە جا مسلمان بێ و غەیری مسلمان بێ کەسێک ئیمانی بەخوای هەبێ و ئیمانی بەخوا نەبێ کوشتنی یەکتری و فەساد بە هیچ شێوەیەک دروست نییە ئەوەی کە جەنابەت باز دەکەی خوای پەروەردیگار لێرە یەکسەر مخاتەبەی بۆ کێیە خاصەتەن بۆ ئیماندارە بۆ ئێمەی کە خۆمان بە مسلمان و بە پەیڕەوی ئاینی ئیسلام دەزانین دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تأكلوا أموالكم بينكم بالباطل إلا أن تكون تجارة عن تراض منكم ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما كاتا ليرة دا خواهي پروردگار بڕیویەتەوە لێرە کێشەکمان دێتە پێش ئەگەر تەماشای ئاەتەکەش بکەین یان تەماشای کۆمەلگای خۆشمان بکەین تقریبا زۆربەی کێشەکانمان دێتە سەرەوەی کە کەسێک لە نەبوونیە خۆی دەکوژێ کەسێک بۆ نمونە قەرزار بوویتەوە کەسێک گرفتێکی مادی هاتوتە سەری کەسێک زاریوە زەرەرێکی زۆری کردووە قەرداریش نییە بەڵام دێتە سەر سفر کورداری خۆمان گوتنی هەرچی هەبوو لە کاتێکە سوتا و بووە باو نما زاریوە خۆی انتحار دەکا خوای پەروەردگار دەفەرمێ ولا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما خوای گەورە ڕەحمتان پێ دەکا کاتە ئەگەر مارت فەوتایە خوای گەورە ڕەحمت پێ دەکا بداتەوە ئەگەر گرفتێکت بەسەر هاتووە خوای گەورە ڕەحمت پێ دەکا ئەو گرفتت بۆ چارەسەر بکە ئەگەر ئافرەتێک بۆ نمونە پیاوەکەی تەلاقی داوە خوای ڕەحمت پێ دەکا پیاوێکی باشتر بداتێ ئەگەر بۆ نمونە کەسێک زوڵمی لێ کردی يعني هر شتێک لە شێوازەکان بێ خوای گەورە بەڕەحمە بۆیە خوای گەورە دەفەرمێ ومن يفعل ذلك ئەگەر هەر کەسێک ئەوە بکاتن عدوانا وظلما ئەوە هەم دوژایەتیکردنی خوای پەروەردیگارە هەم زوڵم و ستەمێکیشی کردووە لەو بوونەوەرەی کە ئەو تێدا دەژیت يعني حق نییە ئینسان یەکتری بکوژێ بەڵێ ئەگەر تەواوی کەم دەفەرمێ فسوف نصليه نارا وكان ذلك على الله يسيرا ئەو کاتە خوای پەروەردیگار دەفەرمێ ئاگری بۆ ئامادە کردووە
یعنی کەواتە دۆزەق بۆ ئەو کەسانەیە کە خۆیان بکوژن جا ئەو هۆکارانە نابێتە مایەی ئەوە یان نابێتە چۆن بڕێ حجەیەک بەڵگەیەک بۆ ئەوەی کەسێک بێ وەڵا خۆم دەکوژم لەبەر ئەوەی زەرێکی زۆرم کردووە لەبەرەوەی زۆر قەرزار ئەدی و کەسانەیە کە دەتوانن هاوکاریان بکەن لەو کێشە دەریان بخەن و پێشی دەزانن بەو کردارە یاخود ئەو دەزان ئەو کەسە کەوتۆتە نێو کێشە و مەشاکیلەوە ئەوانە دەستی یارمەتی بۆ درێژنەکان ئەوانیش بەشدارن لەو تاوانەدا هیچ گوناحێکیان بۆ دەنووسرێت یعنی وەکو مەسەلەی یارمەتی وەکو خێرخوازی وەکو کەسێک دەزانێتن فلانە کەس دەتوانێت هاوکاری بکات و لەو کێشەیە دەربازی بکات و هیچ تەسیریش لەو ناکات بەڵام هاوکاریەکەشی ناکات وەکو قاتلی ڕسمی ناگوت پێ ناگوترێ قاتیل ینی کەسێک ناکوترێ برین ئەوە کەسێکیە فعلەن کوشتی بەڵام لە قیامەتەن ئێمە دوو بابرین جەزامان هەیە یەکێکیان کە دنیەویە کە قانون حکوومەت دەسەڵات حاکم قەزاوەت بۆ نمونە شورتە ئەوان دەتوانن ئەوە ئەو جەزای وەربگرن کەەوە پێ دەگوترێت جەزای دنیاوی کەسەکە وەردەگرێت شتێکی ترمان هەیە کە پێ دەگوترێت قیامەتەن بۆ نمونە مخەیبەتی جەناب دەکەم قیامەتەن من وەردەگرم ئەو بابەتە دەچێتە قیامەتەن لە دنیا بە هیچ شێوەیەک ئەتو ناتوانانی کەسێک جەزا بدەی کارمەتی نەدا بەڵام قیامەتەن خی پەروەردگار جەزای ئەو کەسەش دەدا لەبەرەوەی لێگەڕاوە کەسێک زوڵم لە کەسێ بکە ئەوتە پێغەمبەر سەڵ دەفەرمێ ئونسور ئەخاکە ظالما ئەو مەظلومە برای خۆت ڕزگار بکە زالم بێ یان مەزلوم بێ فەرمیان یا ڕسوڵ الله دەزانین مەزلوم دەستی بگرین بەڵام زالم فەرمی زالم ئەگەر ویستی کەسێک بکوژێ ئەگەر ویستی مالی بخوا جا زالمە بەڵام لەسەر هەمووی کوشتنەکەیە دەفەرمێ دەستی بگرێت لێمەکە ڕەبی کوژێ کاتە لێرە ئەمرێکمان لەسەر کراوە ئەو کەسە عاسی بۆ لە ئەمری پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام مامۆستا گفتگۆی زیاتر دەکەین لەسەرم بابەتە دەوەستین بابزانین پاشەو لە شار و شارۆچکەکان چۆنە بەتایبەتیشکا شەوی 27 شەوی لەیلەتە القەدرە دەستمەلای هاوکارم کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت ئەو چۆتە یەکێک لە نێو مزگەوتەکانی شاری سلێمانی کاروان ئەم کاتت باش بزانین ئەم شەو لە سلێمانی خەڵک چۆن بە پیر شەوی قەدرەوە چووە بزانین خەڵکێکی زۆر ڕووی لە مزگەوتەکان کردو بۆ نوێژ و تاعەت و نزاکردن کۆڤان سلااو لێەوە سلااو لە بینرانی کوردستان 24 منێک لە یەکێک لە مزگەوتە خۆش و ڕاقیەکانی شاری سلێمانیم کە مزگەوتی سەرداری حاجی خالدی ڕەباتیە کە باوی یەک مانگە مزگەوتە بەڕسمی کراوەتەوە مسلمانە لێرە نوێژی عیبادەتی خۆیانی تێدا ئەنجام دەدەن من لە گەشتی پێشووی هەواڵیش هەنێک وردەکاریە مزگەوتم باس کرد و لەگەڵ یەکێک لە بنەماڵەی دروستکەری ئەم مزگەوتە باسێکی دروستکردنی مزگەوتەکەوە ئەو سەدەقە جاریەیەمان کرد کاوان لێرە بنیاتیان ناوە من بەلۆی بێ مزگەوتە چەند مزگەوتێکی ترشکی ئێمە بەلایەن تێپەڕین مسلمانانێکی زۆر لە پیاوان لە ژنان لە کچان لە کوڕان سەردانی مزگەوتەکانیان نەکرد بۆی ئەم شەوە کە زۆرە لە بۆچوونەکان سەرەوەی شەوی 27 ڕەمەزان شەوی لەیلەتول قەدرە عیبادەتەکانی خۆیانی تێدا ئەنجام بدەن و خێرێکی نەبڕاوە خەیر و من ئەلفی شەهر بۆ خۆیان بنووسنەوە من لێرە ئەگەر دیمانەکانی تریش لە کامێراکانی ترەوە بێگومان بۆ ئێوە ئەگوێزرێتەوە مامۆستا سڵاو لێ بێگە جەنابە بێ تێرە مامۆستا مەلا ئەحمەدی خامیشی زۆر سپاس کە چاوەڕێی ئێمە بڕوو دەستان پێ نەکرد سپاس دەکەم مامۆستا ئەمە باسی خێر و گەورەی مانەوە لەم شەوەدا بکەین بۆ مسلمانان کە لێرە و ئەوانشی کە لە ماڵەوە بینەری تیڤی کوردستان 24 بزانن چۆن لە ماڵی خۆشیان ئایا بەڕێکەن بەناوی خوای بەخشندەی مەهرەبان سوپاسان دەکەم بۆ ئەم دەرفەتە یاخوا بەخێر بێن بێگومان شەوانی قەدر واتە شەوی بەڕێز لەیلەتول قەدر واتە شەوی بەڕێز ئەو قەدر و قیمەتەی لە چیەوە دەستکەوتووە لە دابەزینی قورئان بۆیە ئەم شەوە عیبادەت لەم شەوەدا خێری لە 1000 مانگ زیاترە ئەمە فرسەتێکە هەوڵ بدەین لەم شەوەدا زیندوو بکەینەوە بە قورئان خوێندن بە ذیکر و تەسبیحات بە یادی خوا بە فرمێسکی چاوان و هەروەها بە بەخۆداچوونەوە چونکە بەڕاستی ئێمە لە سەردەمێکدا دەژین فەساد و خراپەکاری گەلێک زۆرە ئەنجا ژیانیش دەرفەتە ژیان دەرفەتە و فرسەتە هەوڵ بین ئەو دەرفەتە لە چیز خۆمان نەدەین چونکە ساڵی پار خەڵکانێک هەبوو ئاوەکو شەوانی قەدر لەگەڵمان دادەنیشت و ئێستا لە ژێرگەڵایە لە ناو قەبرایە بۆیە بەڕاستی دەبێ ئێمە جواب بزانین ئەمە ئاخر شەوانی قەدر و ئاخر ڕەمەزانە ئەیبینین مردن نزیکە بە هەموو جۆرێک ئینسانی عاقڵ ئەو کەسێت دەرفەتەکان هەلەکان بقۆزێتەوە بۆ چاکە بۆ تاعەت بۆ عیبادەت بۆ بەخۆداچوونەوە بزانین ئێمە لەم شەوانەدا جارێککە خۆمان بدۆزینەوە دوو پرسیارەکەم لە دوای ڕەمەزان ئایا خەڵکانێک چۆن بەردەوام بن لەوەی کە لە خزمەتی قورئان هەبن
کەسانێکی زۆر بین لە ڕەمەزانە قورئان دەخوێنێتەوە و لە بەریەکە پەیام چییە بووی کە ئەوان دوای ڕەمەزان بەردەوام بن و پەیامی دووەمت ئەگەر لە جەناب و جۆم لێ بێ خەڵکانێکە لە دوای ڕەمەزان لە عیبادەتەکانیان سار دەبنەوە چۆن بکەن ینی بەردەوامی پێبن و وەکو ڕەمەزان عیبادەتەکانیان ئەنجام ئێمەی مسلمان ئەبێ خواپەرست بین ڕەمەزان پەرست نەبین. شيخ ئیسلام ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی یەک لە نیشانەکانی قبولبوونی ڕۆژوو ڕەمەزان ئەوەیە کە لە دوای ڕەمەزانیش ئینسان ئیستیقامەی هەبێ بەردەوامی هەبێ چونکە تاعات و عیبادەت هەل ڕەمەزاندا نییە خەڵکانێکی هەل لە ڕەمەزاندا بەڵێ ڕەمەزان گەرم و گوڕ دەبێت بەڵام دەبێت دوای ڕەمەزانیش ڕۆژە سونەتەکان دوای ڕەمەزانیش واز لە قورئان نهێنیەگە لە ڕەمەزان ڕۆژی جوزێکی خوێند و با لە دوای ڕەمەزان ڕۆژی نیو جوزێک بخوێنەوە چارەگە جوزێک بخوێنێ لە چاکە و پیاوەتی و خێر و عیبادەت بەردەوام بێت چونکە بەڕاستی ئێمە بۆیە لە ڕەمەزان وەکو دەورەیەک وایە ئەو دەورەیە دەبێت دوای ڕەمەزان کاریگەری ڕەمەزان بەسەر تۆ بمێنێ لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی نوێبوونەوەی جەستەوە لە هەموو بوارێکەوە ئێمە نوێبوونەوەمان هەبێ. سپاس بۆ جەنابەت مامۆستا ئەحمەدی قامیشی لەگەڵ ئێمە بووی بەشێکی ڕاستەوخۆ سپاس بۆ قسە وتەکان هەڵبەتە منەمەوێت چەند مسلمانێکتر لێرە بەسەر بکەینەوە قوربان سڵاو لێ بێ پەیامی جەنابەت چێت تا چەند هەستەکەی ڕۆحیەن ئاسوودەی کە ئەمشەو لەم شەوەدا یانێ بە عیبادەت و خواپەرستی بەسەریە بێ. وەڵا زۆر سپاسدانەکەم بەخێر بێن ئێمە لەم شەوەدا زۆر ئازار زۆر سراحەتی زۆر پێمان خۆشە پێ خۆشحاڵین لەبەرەوەی موسڵمانان هەمووی کۆبوونەوەتەوە و بە شێوەیەکی خۆشی ئەزانون ئینشەڵڵا خوای گەورە بە ئەجرێکی پاداشی گەورە بۆمە حساب بکات. زۆر سپاس دەکەم قوربان سڵاو لە جەنابی شەبێ عربي اهلا وسهلا يعني كيف أجواء المسجد هذا الليل وكيف هذا القدر هذا الليل؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. قال الله تعالى في محكم كتابه في التنزيل إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر فيها بركة وأن نمارس طقوسنا بكل إيمان والله التوفيق. شو رسالتك لكل المسلمين بعد رمضان يعني بالشكل الحماية العبادات والصلاة والتصبيح؟ والله أنا أتمنى للعالم الإسلامي كله أن يعم الأمن والأمان والسلام في عموم بلدان المسلمين وخاصة إقليم كردستان. الأمان موجود حاليا والأمان من الله سبحانه وتعالى. سپاس بۆ خوددا ئێستا ئاسایش و ئارامی هەیە. سپاس بۆ خوددا. سپاس بۆ تۆ بەڕاستی کۆڤان لێرە کەسانێکە بینین سەرقاڵی قورئان خوێندنن مامەگیان سڵاو لێ بێ ببوورە لە قورئان خوێندنەکەم کردی من دوێ ئەم پیاوە بەڕێزە ئەگەرم بۆ لای جەنابتان چ سوورەتێکی خوێنین تا چەنە هەست بە ئاسوودەی ڕۆحەکەی لەگەڵ قورئان و ژیان لەگەڵ قورئان؟ زیاتر یاسین سوورەتی یاسین. ئایا ختمە کردووە لە مانگی ڕەمەزان؟ ختمەکە تەواو کردووە؟ سێم ختمە تا چەند هەوڵیاوە بە تەفسیرەوە یعنی تێبگەی لەگەڵ یا بژێنم بەس قورئانەکە خوێنم. تا چەند خوێندووە تۆ کاتی خۆی؟ لە پەقەیەتی تازە سەیفی مەلا عەلیم خوێندووە. قورئان بە باشی خوێنی؟ بەڵێ لەخوا بەزیارێ. خوا لێ قبوڵ کە ئینشاءالله. زۆر زۆر سپاس بۆ جەنابەت. بەڕاستی ئەگەر لە دیمەنەکانیشەوە بیبینن ژنان و خوشکان و ئافرەتانیش لە بەشی خوان ئەوانیش سەرقاڵی عیبادەتەکانیان سەرقاڵی خواپەرستی خۆیان و بە گەرم و گوڕی بەشدارە بن. ئاگە دەرفەتە بێ بێگومان حەز دەکەین ئەوانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەسەر بکەین و هەڵبەتە لەم مزگەوتە مانەوە لە شەوی قەدر بەردەوام بێ هەتا کاتی بانگدانیش بۆ پێی هەم کاتی ئێوارە و بەربانگ خواردن ئامادەکراوە بۆ کەسانی کە لێرن هەم لە کاتی پاشیویش خواردن ئامادەکراوە بۆ ئەو مسلمانانەی کە لێرن لێرەش ئەوان پاشەوی خۆیانەکەن دواتر بەرەو ماڵەکانی خۆیان بەڕێکەوەن حتا مەطلعون إن أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من ألف شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل يوم سلام هي حتى مطلع الفجر. أمان جانو حتى مطلع الفجر لرب من النوع. أقرب سپاس بۆ هاوکارم کاروان ڕەحمان کە لە یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ جەنابتان. مامۆستا دەگەڕێم بۆ لای جەنابتان. زۆربەی حاڵەتەکانی خۆسووتاندن یان خۆکوشتن لەلایەن ئافرەتانەوەیە. ئەو هۆکارانە چین کەوا لە ئافرەت دەکات پەنا بۆ خۆکوشتن یا خۆسووتاندن بێت؟ بەڵێ وەڵاوت چەند هۆکارێک هەیە حەق وایە ئێمە وەکو پیاوان بەگشتی کە باز دەکەم ئێمەش دەبێت خۆمان بگرینەوە وە نەکەین ئەو هۆکارە نەبێتە جێجارە یەکەم جار. دووەمیش ئافرەتەکان دەبێت زۆر وریان بەرزتر بێ. هۆکارێک لە هۆکارەکانی کە ئافرەت تەحملی ناکە خۆی پەنا دەباتە بەر خۆسووتاندن بە تایبەتی ئافرەتان خۆ دەسووتێنن. یەکێک لەوانە مەسلەی نەبوونی
کە پیاوەکەی نەیبوو یان ئێستا کەسابەتەکەی نەبوو وەکو جارە نەیتوانی مەصرف بکە ئەوە یەک دوو زۆر جار مەسەرەن ئافرەت لەبەرەوەی کە پیاوەکەی کەوتۆتە ناو قەرزێکی گەورەی ناو زەرێکی گەورە مادیەن لە دەستی چووە خەڵک دێ داوای قەرز دەکات خەڵک دێ مەسەرەن جنێو دەداوانە ئافرەت لەو حالەشمانەیە دوو حالەتێکی ترمان هەیە زۆر جار لە مەسلەی لێدان جاریوە پیاوەکە زۆر ینی ستەمکارانە زاڵمانە ئەگەر ڕەوا بێ برم مجریمانە یعنی دەستی فێر بوو بە خێزانەکەی بە خوشکەکەی لە حتا زۆر کەس لە دایکی یعنی لێدانێکی بەردەوام لێدانێکی بە زیان بۆیە ئەو ئافرەتە تەمەشا دەکا پەناگەیەکیشی نییە یەکێک لە هۆکارەکانی دیکەشەوەی کە ئەم ئافرەتە بەردەوام لێدان دەخوا و کەسێک نییە فریایکەوێ مالی بابی بۆ نمونە دەری دەکەن درێ بڕۆ بۆ خۆت بخەتێنە بڕۆ بۆ خۆت ببەسەر بڕۆ بۆ خۆت یعنی بگونجێ خەمە ئافرەتە چۆن بگونجێ پیاوەکەی لێ دەدا زوڵمی لێ دەکا بە سەرخۆشی دێتەوە بۆ نمونە کەسی خراپ لەگە خۆ دەین تەماڵەوە ئەو ئافرەتە حملی ئەو هەموو تاوانای کە بەرامبەری دەکرێت تحمل ناکاتن بۆی ئەم ئافرەتە بەڵام دەکرێت تحملی ئەو هەمۆش نەکات دەکرێت ئەو ڕێگای بگرێتە بەر نا ڕێگای تر هەیە ڕێگای کوشتن بە هیچ نەوەیەک نابێ بگیرێتە بەر یعنی پێشی کوشتن هەزاران کوردەواری خۆمان گوتنی 1001 دەرگە کرایتەوە یعنی ئێمە چەندین ڕێگە و چەندین چارەسەری ترمان هەیە بەخوا بەزیاد بێ ئێمە ئێستا وڵاتێکین ینی حکوومەتی خۆمان هەیە دەسەڵاتی خۆمان هەیە ئەو ئافرەتە ئەگەر بێت توشکات بکە ئەمە زۆر جار لە هەندێک مەجلیسان بری مەجلیس سوڵح دەرێمە ئافرەتەکان درێم ئەسڵەن حکوومەت ئێستا هی ئێوەیە یعنی بەڕاستی چەندین ڕێکخراوی ئافرەتان وانە هەیە حکوومەت ئێستا حکوومەتی ئێوەیە یعنی بۆ بڕۆ هەر شوێنێک دیفاعتان لێ دەکرێتن بۆیە پێویست ناکە ئافرەت بەوەی خۆی ئەوەندە بچووک بکاتەوە بچێت پەنا باتە بەرخۆستان ئەو پەڕی بێدەسەڵاتیە نەخێر ئەوە بە هیچ ڕێگەیەک نییە من هۆکارە بەڵام ئەو هۆکارە بە حجە نییە کە ئافرەتێک بچێ خۆی بستێنێ لەبەرەوەی پیاوەکەی لی داوە ئەگەر مالی بابت ئەگەر برات ئەگەر بابت کەسێک بە جواب نەهات خۆلێرەش ئەگەر وەکو چارەسەرێکیش ینی باب و برا و ئەوانە ڕاستە ئەم کچەتان داوتە ئەو پیاوە زاواتانە بە شوتان داوە بەڵام هەر کاتێک ئەم ئافرەتە ئەگەر پێویستی بێ دەبێ برایی دەبێ بابی دەبێ کە سوکاری زۆر جار حتا ئامۆزاکانی دەبێ بێنە پێش دیفاع لەم ئافرەتە بکەن لەبەرەوەی ئێستا مەزلومە نەک هەر باب و کە سوکار و ئەوانە حتا زۆر جار گەڕک ئەمە هەندێک هۆکار هەبووە بۆ نمونە لە گەڕکێک پیاوێک لە ژنی خۆی داوە هەموو خەرکی گەڕک کۆبووینەوە چون لە پیاوەکەیاندایە ینی باشە لێدان چارەسەریانەوە بە گفتوگۆ ئەو کێشە و مەشاکلی نێوان ئەوانە چارەسەر دەبێت چارەسەر بکرێتن یعنی بە گفتوگۆ دەکرێت ئەگەر نا بۆ نمونە ئێستا بەڵێن نامیان وە لێ وەردەگیرێت ئەو پیاوە بانگ دەکرێت عهدی لێ وەردەگیرێت ژنێم ساڵ هەمان هەیە حتا لە محکەمە هیتمان لە بەشی توندوتیژی ئافرەتان هەیە لە چەندین جێگەی دیکە هەیە باشگە لەوانش لە هەموو گەڕکێک مامۆستای ئاینی لە گەڕک یان کۆمەلە ڕدێن سپێک لە گەڕک بەڕاستی ئێستا لە هەموو جێک خەڵک حەزی لە قسەی سولحا حەزی لە قسەی خێرە ئەگەر بە کەسێک بگوترێ فلانە کەس کێشە هەیە ئەمە زۆر جار وەکو مامۆستایانی ئاینی نەکەر من مامۆستانی دیکەش جاریوە هەتا سەعات یەکی شەوێ لە ناو کێشەیەک بووینە وازشمان نەهینەوەتە حەلمان کردووە ینی بە ناچاری ئەم پیاوە خێزانەکەی خۆی باشە دێنێ سەر و بابەتەش ئەو هۆکارانەی یان ئەو کەسانەی کە مسەببن بۆ خۆسووتاندنی ئەو کەسە سزای ئەوان چییە بەڵام با بزانین لە دهۆ خەڵک چۆن شەوی قەدر بەرز ڕدەگرێت رسمە لە یاوکارن چەکدار جەمال کە لە دهۆکەوە چۆتێکێک لە مزگەوتەکانی شاری دهۆک چەکدار ئەدەمێتە باش بە ئیشەف 27 مەها ڕەمەزانەیە ینی ئیشەف شەبا قەدرە پتر تەکەزیل سەروێتی تەکردن بزانین لە دهۆکێ خەڵکچەوە vê rojê pîrûz radegire dişne ber bi mizgefteva diçin ji bo nivêjê ji bo xwandina Quranê ji bo duayê Belê kovan demê te baş bê diyar e esnûke li êk ji mizgeftên bajarê dihokê me ku wekû ya diyar jî tu wêna dat bînî yanî mizgeft ya pire ji بسلمانا کو هاتی نویره دستت قبلین کرینه دعا جه رب العالمین دکن کوش گنهت وام غفرن مرم جه ویجی کو ابو کو تا آماجه پیکری کو همو علماء متفقن سروی چنده کو شبا بیجین 27 رمضان کو شبا قدریش برهنده جی ده هر سال دا و کو نریته که سالانه خلق باجار دهو که و کو همین جهانه اوی شوه تایبتمندی خواه هیل دفی خلقی جبرویری جی او دیمن انو کت نوا به مزگفته داد بینی کووان الپتریا مزگفتین باجار دهو که حوصا خلق بیجین بسرمان چوینه اوان مزگفتا
مدت آماجه بوی چنده بکم کووان کو پیشیا کو بیشن نویژن شوه آنجی نویژن گریدای شوا قدری بهینه کرن جعالیه گوتار بیجی و گوتار کا پرینتوی هات خواندن و تیدا یعنی دعاین وی چنده کرن کو خود اوی ملتی سر بخید بر پرسیارن اوی ملتی تفاق بختنا بدا یعنی اوی جوی چند راد گینی تن کوبان کوت نابا دعایت مدد نابا مزگفتن مدد همو خلق داخواست و داخازن و اون کو ملت ما یعنی بیجن اکریزی تفاق بهتت نابا و دیسان جد نابا دعایان دا کو بیجن گرمات یکا گلکا مازن گوتار بیجی بیجن دعاین وی چنده کرن کو پرسا ریفراندوم کو پرسکان نتویه کو همو خلق یعنی به گرماتیا کاچا و ابروکت نابا به مزگفته دانه به گرمی دعاج رب العالمین دیکن بهنده کو لگنهت و ببورید واساجی کوی گرماتیا بچنه روزا 25 ایلولا داهاتی بچنه نابا بیجن اوام بنگهین کو دهنه دانم بو ریفراندوم و دنگ به بله بدن اجبروی چندیجی یعنی اوت اگر دفرت هبیتن یعنی کومک ازارو کال بری کوان براستیجی یعنی بر بدمات تاین کرینه سیده عزیز اگر زحمه نبید بیه بری اوی شوی یعنی چه ریزل دفع هیا بوچی ماه رمضان داب تایبتیش اوی شوی این تینا مزگفت ها آنجی ده دیماهی که بله تایبتیت اوی بله زور سپاس با آماده و نهار بفریم راستی شوا ليلة القدر جلك وجرينجا كابين صالة كام خدين حتى في شباباتنا بين عبادات اللي بكين وكيبا مستوي قلتي هزار شباب خير ترى بجامعيت كين رب العالمين برسكنا كتل وهر كسا كواتيا فيري بيجنت اف شباب هوا چه دعا بو ملت خو كرن بو ابروكا كردستان باجار دهو كي دي گو بيتكا امنا يا خدا گو برخمه و يعني بيجن باجار برخمه و هر روزانه کشتنا روزانه تقینا کشتنا خلق سویله بار که سیدای آماجه پیدا یعنی گل دعایت ما طبعا هر کسی که دل خدا دعای که تایبت یهی بری همین تشتام دعایت که این بو ملت ما همی بگشت کو امش ظلم در کوین و ببینه و همی داخازه همی ملتی ببینه دولت که سر بخواه یا دیجی ام دعایت دل خدا و راست خوشید که این بو وان پیشمرگیت قهرمان که ام وگاوه امنایا وی ملتی همت ملت وانم بین سپاس کوبان اگر ام وی گنجی جوال گیرینده کرم کوبان دیاره یعنی خبسه که گلک مازنه اگر زحمه نبید به یه بری اف شوه دا یعنی بیشین که اوه شبکات تایبته اتمها من رمضان داد تایبتی جیل دهن دیماهی که تد نواوه شوه داد گل دعاین خو ابروکه کردستان ده امن امان دایه باجاره هوا ده امناهی دایه هوا چه دعا بو هزم پیشمرگی کردن هوا چه گو؟ بله نسبی که سپاسی و جراستی شبکه خوش بول گرسیده که اصلا سیده امر کجر يعني دعايت وطراويح دوي هندي دعاء كري ماجي قال قوتو ما بيش مرجع وملات اخو ابيت سرقينا بمروج جبينا قد يودويجي رب العالمين ان شاء الله بركاته في خدي و اف عيدا واف رمضان خير وبركه سمدوش کوبان دیاره کو مکازارو کال ویره افزارو که جهاتی نویره یعنی اوه هبونا اوه زارو کال وی دمه شوه یعنی نشانه توی چندینه کو امناهیا باجار ما امناهیا کردستان گلک یا پاراستیش برندجی افزارو که نوکل در دورین من به یعنی به گوبیت که خدا بله سپاس چکداد جمال کو تول دوکه مرابوی سپاس جبوی مهوان تجی گلک سپاس ما مصادقارم و لا زينابتان وباسمان لو ذكر برلو بتين لا كارم چکدار جمال او کسانی که هوکارن یان مسببن بۆ خۆکوشتنی کەسێکی دیکە ئەوان سزایەکیان هەیە مەلێ ئەگەر وەکۆی باسم کردەوە مەسلەی ئیمامی عومەرم جێراوە ئەگەر هۆکارەکە ئەگەر فعلەن قەزد بێ شەریک بن ئەگەر بە یەک قسەش ئەو نمونەیەکە جەنابەت هێناتەوە بۆ نمونە پیاوێک لە خێزانەکەی دەدات و ئافرەتەکە خۆی دەسووتێنێت و گیان لەدەست دەدات سزای ئەو کەسە ئەو پیاوەکە چی دەبێت لە ڕووی بابرێن قانونیەوە ئەو جەزایەکەی برين دار كراوة أو للدنيا وردة قري. أنا أو للروي قانوني دنيوية. بلام للروي قيامتنا و أجر حسابي أو بكين قيامتنا كسكا بقاتلي راسخو حسابه لبروي كسيش قاتله بيته هو كار بيته سببي أو كسيكا خوي بكشة
كبوت السبب أو كسر لقيامة فعلا قاتلة وبقاتلي أو كسر حساب دبيتن وحتى للدنياش عندك جارب عندك قتل ما هي بيدا قلت قتل خطأ يعني قتل شبهة خطأي بيدا قلت أو أنا راستوخو قصاص ناكري بكجريتوا قصاص أويا كسك إلا كسك بكجي أو قتل شيء راستوخويا هيتشكو هيتجماني شيء تدانيو يستو كسب بكجريتوا بله ولكم في القصاص حياته أو قصاصة حياتيش لقصاص دايا اگر بون من بلاتش بخوا دور ما كلوي اگر بزانم كسك دكوجم امن دكوجريمو بالتاكيد امن قد نايكوجم كواتا جاني اوش بارز راود به منش بارز راود بلام اگر او قصاص نبيتن ام قصاصش لبرچك زياتر بو سردماني بيشان بيشي بابرين جهالت بوا لا بني اسرائيل كان كجر كسك شي بكوش بايا حتما دكوجراوا حيت جماني تدنبولا مسيحيا كان عفو دكرا لبيني بابرين ناو عربا كان لبيني هردوك شتكان بون كديني اسلام هات هر كسك دكوجي فعلا ثابت بو كدبي بو كوجريتوا مادام بان قصد كسك دكوجي بعمدن ديكوجي ببي هيچ وكاريك او كسا قاتله مادام قاتله دبي قصاص بو كوجريتوا باش اي اگر روجك لروجان التوبه كرد ليردا اسلام او شرط نكرتوا كعفوش بكري بلان بجزايك يعني با كسي ميراثغري مقتولك يكيك لبرسيارة كانوا ما مستا او كسا كامرو هلا يشكر كسا يشكوش روجك لروجان باش غزبو توبه كرد ناكري او كات لي خوش ببين نكوجريتوا ليردا اگر كسوكاري بكوجراوه كباولين اگر فعلا عفيان كرت بابرين درين ديه يعني خويني ورجيراوه وام كسا توبه بكا طبعا حرتسن اگر باري دا يعني باري ورنجيرا حتى لا بابرين روداوي سياره كسك سايقه وردقري كسكي لقريتي وفات دكا يعني برامبركي كساني شي لبرامبري دبنا قرباني لبو هر نفرك كبويت قرباني او انسان دبي دومانغ لدوايك يعني متوالي بدوايك دا دبي دومانغ بروجي به او بيني خوي وبيني خواتي بين العبد وبين الله او دبي حربيكا او باش يدرس بارا بدات بارا او ديه بيدا قتري ديه خوينك دبي بدات ميلاد غركان او شتك شترا اگر کسی بنابر عفویان کرد هیچیشیان ورنگرد او لیردا رزگاری بو بلان دبه بروجی به اینجا اگر پی نکرا بروجی به پی نکرا فعلا لشو روی شرعی او کسانات وانه دو مانگ لدوا یک بروجی به جا هوکاری نخوشی هوکاری اختیاری و تمن گوری کیتی او کات دبه شست فقیر نان بداتر باش اي كوشتن لرينا موسوا روايه او شتي كوا استلناو كوملغا اما امنا ولين راوا براسي جيجاي نابيتو لرو شرعيوا اگر بون من حتى كسك ببينيتن خان خاصه بابرين باب زنا بيدلين يعني بدروشتي بيدلين يعني حرنا شي ديك اللي دندريتن كبيدا قلت لي ناموس با بو شوازي كاما ديكين دروسنيا دبري خايبر وقري بي نداوا اگر كتشو كرن او تا حكمان هي جلديان لي ددري دوادي بي توبه بكن ڕێچارەی ترمان هەیە بۆ نمونە ئەو کەسە تاوانیشان کردووە ئەسڵ وایە بیان پارێزین جاری وایە کەسێک بۆ نمونە غەڵەتێکی کردووە سەحابێ کاتە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و فەرمی یا رسول الله فلان و فلان کەس بینیومەکە ویان کردووە پێغەمبەر صلی الله علیه و فەرمی ئەگەر عەبایەکەی خۆت بەسەر دادابانەیە باشتر نەبوو کەوەی هاتی لای من باس بکەی و حکمیان لەسەر تەطبیق بکەین ئەمە یەک دوو مەسەلەی ڕەجم ئەوەی کە بابرین کوشتنی لەسەرە کەسێک لەو بابەتەی کە ویان کردی به ام پیاوە ژنی هەبێ و ئەو ژنە شووی کردی بێ کاتە پێ دەگوترێ محسین ئەگەر کچ و کوڕ بن قورسەکەی بابرین بارەکەی ئەوەندە قورس نییە ئاسانترە بەڵام ئافرەتی شووی کردی بێ پیاوێک کە ژنی هینابێ ئەوە کە ڕەجمە ئەو ڕەجمە لە بەنی ئیسرائیلە هەبووە ئێستا لێرە هەندێک خلاف هەیە لە بینی زانایان بەتایبەتی دکتۆر مستەفا زەلمی هەزار ڕەحمەتی لێ بێ و زۆرێک لە زانانی دیکە دەڵێن ڕەجم لە قورئانی پیرۆزدا نییە و کە لە حەدیثیش هاتووە بەو شێوازە ئەوانەڵێن ئەبێت چی بێت چۆن بێت لەگەڵ ڕەزمەنیە ئەوانە دەبێ ئیتر حاکم بزانە لەو سەردەمی سزایەکیان بۆ دادەنێت جاسزنا پێدەگوترێ دەرکردن لە شار بۆ نمونە هەندێک لەو عیلاجانە دەکرێتن یعنی هەندێک لە هۆکار بزانە حاکم چی پێ باش بێت لە بۆ سەردەما یان لە بۆ ئەو ئەشخاصانە ئەو کاتی دەبێت ئەو سزایی بدرێت زیندانی بەڵام بەو ئەفەن نابێت بەوەی کە ئێستا ئێمە بەناوی ناموسانە و ئافرەت دەکوژرێ نەخێر ڕێپێ نەدرا بۆ شێوازە نەهاتووە باشە
لە ئیسلامە باس لە زیندانیکردن و ئەمانە کراوە بۆ ئەو کەسانە ئەگەر تەماشای زیندانی بکەن لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم بزات ئەو کاتی زیندان نەبووە بۆ شێوازێک کە دەکرێت بەڵام حەبسکردن هەبووە لە دوای ئەو لە دوای خەلیفەکان کە هاتووە فعلا خەڵکێک هەبووە کە حتا ئیمامی عوسمان خوای لێ ڕازی بێ کە لەکێک لە جیهادەکان دەستنە جیهاد معنیش دیفاع بکەن لە وڵاتی خۆیان شەڕ بکەن لەگەڵ کەسێک هاتووە ئەعدایە فەرمەیەکێک لەگەڵیان بووە ئارەقی خواردووە ئیمامی عوسمان دەیبەستێتەوە و سزنی دەکات یعنی سزن هەبووە بۆ کەسانێک دوای ئەوەش کە عومەری کوڕ عەبدولعەزیز دێ و بابرێن هەندێک ببورە لە زانایانی دواتر کە هاتوونە سجن وەکو هۆکارێک وەکو باسم کرد حاکمی ئەو سەردەمی دادوەری ئەو کاتی بزانە چی پێ باشە کە ئەم کەسە هەم سزا وەربگرێ و هەم بشگەڕێتەوە تەوبە چکێمە هەموو بەڵام ئیمامی عومەریش دژی زیندانی کردن و ئەمانە بووە لە دوای ئیمامی عوسمان باز دەکرێتن ئەو حالەتە بووە جێبەجێ کردووە بەڵێ هەندێک باز دەکرێت چەند شێوازێک بووە لە شێوازەکانی زیندانیکردن بەڵام بەو شێوازەی کە ئێستا بە تەنزیم هەیە فعلەن بەو شێوازە نەبووە هیوامانە هەیە حەبس کراوە لە ماری خۆی بۆ نمونە ئافرەتێک کە بووە داوێن پیس بووە یعنی مەنع کراوە نابێت لە دەرگای مالی خۆی بێتە دەرێ و هەر کەسێکیش بچێتە مالی ئەو کەسە بە کەسی بابرێن باش هجومکار و یان کەسی داوێن پیس حسابە کاتەوەش سجنە بەڵام شێوازێک لە شێوازەکانی سجن بووە باش ئەو جەڵدە لێدانە بە شێوەیەکە چی بەکاردەهێنن جەڵدا عادەتەن دەبێ با بڵێن زیاتر کە لە سەردەمانی پێشان کراوە پەلکەداری بابرین خورمان هێناوە ئەندەکنەک لەو پەلکە نەرمەکەینە زیاتر دارەکەی بووە کە تۆزەکپان بووە ئیتر ئەوها دەکرێت نەک ئەوها بۆنم ئێستا هەندێک جار دەبینرێ لە ڤیددیوەکان لە هەندێک وڵاتان بە وەکو ئەفغانستان و یان ئەوەی کە داعش دەیکا بە هەموو قوتی دەست بلند دەکا و خۆی دەسوڕێنێ و لی دەدا ئەوانە هیچ جائز نییە اینجا نابێ مەسەلەن لە دەم و چاو بدرێ نابێت لە زگ بدرێ نابێت لە دامن و ئەوشتانە بدرێ نابێت لە بۆنە پشتەر بدرێ ئەو شوێنانەی کە ئینسان بابرین شوێنی حساسی ئینسانە ئینسان لەوانەیە بۆ شوێنە بمرێتن جایز نیە لە شوێنانە کاتەوە سزاکە بۆ ئەوەی تەوبە بکات زیاتر پشتوانە فعلەن لە بۆ تەوبەکردنە ئەوەتە کە سزاکەی خۆی تەوا وەرگرت جەلدەکە لێدرا ئەو ئینسانە مادام ماوە لە بن سزایەکەی تەحملی کرد خلاص بۆ دوای خەڵکەکە دەبێ بێ ئەسڵەن پیرۆزوایی لێ بکە برێ پیرۆزت بێ سزاکەت وەرگرتووە ئیشەڵات تەوبەکەت قبول بووە یعنی ئۆتۆماتیکیان ئەو جەلدەیە دەبێتە عقوبە حتا نمونێکمان هەیە کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئافرەتێک دێت چەند جار داوا دەکا و کە غەڵەتێکی کردووە جزاکە لێ وەربگیرێت و ئانە فەرمێ کە لیان داوە تاوەکو منداڵەکە خوێنەکەی تۆزەک بە لاشە ئیمامی عومەر والله ئەعلەم کەوتووە قسەیشی کردووە پێغەمبەر صلی ئەگەر بهات بایە و تەوبەی ئەم ئافرەتە بەشی سەرتا مکرابە بەشی هەمووانی دەکرد تەوبەکەی ئەوەندە گەورە بووە هەنی کەواتە وەرگرتنی جەزایەکە خۆی تەوبەیە کەسێک بۆ نمونە غەڵەتێکی کردووە بابرین لە ڕووداوێکی هاتوچۆ دام بووە ڕووداوەکە تایی پەنچەر بووە بۆ نمونە سارەکەی لە دەست وەرگەڕای هیچ تاوانیشی تێدا نەبوو بەڵام ئیتر لە دەستی ئەو کەسێکی بەرامبەر وفاتی کردووە دوو مانگ بە ڕۆژووبوون یان فیدیەدانی ڕۆژوەکەی هەرچەند ئەوانی بەرامبەری عەفوی بکەن یان حتا فیدیە شوەر بگرن بابرین ئەو خوێنەکەی کە دەگوتری دیە یان خوێنی ئەو کەسێک کە وفاتی کردووە وەریشیان گرت ڕۆیشتن بەڵام بینی خۆی بینی خواکە بە ڕۆژی بوو ئەو ڕۆژەی کە تەواوی کرد خوای پەروەردیگار سافی دەکا و هیچ وەرناگرێت ئەو کەسێک کە جەڵدەی لێ دەدرێت هەست بە شەرمەزاری و شەرمێک ناکە بەرامبەر ئەو خەڵکەوە پێویستە لە بەرچاوی خەڵک ئەو جەڵدەی لێ بدرێت یاخود بە شێوەیەکی نهێنی بێت بەڵێ پێوی ئەسڵ وایە لە پێش چاوی خەڵک بێ کۆمەڵە خەڵکێک لەوێ ئامادە بێتن بۆ ئەوەی ئەو کەسە تەوبە بکا و بگەڕێتەوە ببێتە عیبرەتێکیش لە بۆ خەڵکیشی دیکە و ئەو کەسە ینی دەبێ هەز بە شەرمەزاری بکە دەبێەوە بکە ینی کەسێکت کوشتووە یان بۆ منە بیلاتش بە کەسێک زینای کردووە ناموسی خەلکی هەتە کردبێ ئەخر دەبێت جەزاکەی وەربگرێتن جەزاکەی چییە ئەوەیە کە تو لە ناو خەلکی وەکو باسم کرد کە حاکەم زیاتر دەتوانێت باش ئەی لەو سەردەمەدا چبڕ یارێک دەدرێت بۆ کەسانە پێشترەوە بەکار هاتووە حکومێکی ئیسلامی هەبووە ئەی ئێستا لە مەسەلەی قەتلیان لە مەسلەی هەم قەتل و هەم لە مەسلەی ئەوەی کە داوێن پیسی وانەی پێدەێت لە مەسلەی قەتل لە مەسلەی قەتل ئەگەر کەسێکی بە ئەنقەس کوشتووە وەکو ئاژاوە
بەڕاستی دەبێ بکوژرێتەوە بەڵام ئەگەر میراتگری کەسەکە عفویان کرد ئەو کاتنی ناکوژرێ دەبێ خوێنەکەی دیەکەی بدا باش ینی لە نفسەکەی ڕۆی دەخوتار دەبێ خوێنەکەی بداتن بەڵام لێرەدا ئێمە شتێکی ترمان هەیە بۆ نمونە کەسێک کە عفوی کرا بۆ نمونە لە سزنە ژیراوە ئەمری ئادامی بۆ دەرچووە دەبێ بکوژرێ ئەگەر هاتو ئەوان عفویان کرد یان بۆ نمونە هەبوو بە فێل کەسێک بۆ نمونە ژیرا دەرێ کاکە ئێمە نایکوژینەوە داوایشی ئەسڵن سەر نانووسن کە داوای لەسەر نەنووسرا ئەو کەسەوە کوابێ ئەتاوانی نەکرد بێ دوای کە بەر دەبێت دەیکوژنەوە ینی یان دوای سولح ئەسڵی وایە جاریوە سولح کراوە خوێن وەرگیراوە سولح کراوە پێشان کەس دەدرا ژن دەدرا بەدیلی خوێن کە ئەمە تاوانێکی زۆر گەورەی بەرامبەر ئافرەت کراوە یعنی هەموو شتێک کراوە دوای ئەوە کەسەکە جەزای وەرگرتووە کە پێ دەگوتری حەقی عام چەند ساڵ لە سزنیش بووە بەر بووە چون کوشتیان ئەوە خی پەروەردیگار بە قەتل لە بۆیان حساب دەکاتەوە بە تۆ لە سندەوە نییە ئەسڵەن ئەو کاتی خی پەروەردیگار زیان لیان تووڕێ چکە وەفایان نەبوو بەرهەمبەر ئەو ئاهد و پەیمانەکە هەیە ئەوەی زینایەکە ئێستا چ سزایەکی بۆ هەیە زیناکە زیاتر دەگەڕێتەوە سەر حاکەم ئەوەی کە زیاتر بابرێن هەبێتن بەڕاستی سزنکردنە جا سزنەکە بە پێی کەسەکە هەوڵ بدرێتن ئێستا کە سزنی چاکسازیمان هەیە تەوبە بەو کەسە بکرێتن خوای بگەورە هیداەتی بداتن واز لەو تاوان گوناحی بینێتن ئەگەرنا دەبێ زەجر بکرێت دەبێ حتا عقوبەی لێدانیش ئەگەر حاکم پێی باش بێتن عقوبەی لێدان دەتوانرێ بۆی دابنرێتن بە تایبەتی زینا جەلدە هەیە مادام جەلدە هەبێتن قورئانی پیرۆز باسی کردووە ئەمە ناتوانین ڕەت بکەینەوە جەلدە هەیە و هیواداریشین ئەو حکومە جێبەجێ بکرێ لەبەرەوەی بەڕاستی کەسێک خیانەت لە عایلەی خۆی بکە یان کەسێک هاتووە پڕداتە ناموسی خەڵکیشی دیکە ناموسی خەڵک هەتێک دەکرێت بەڕاستی حەقی عقوبەی هەیە هەکۆڤان ئەوە نییە کەسێک بەڕاستی ئەفەن بێت تاوان بکە ناموسی خەڵک هەتێک بکاو وڵا هەرچەند ڕۆژێک بگرێتە سزن و یان وڵا بە قسەی بابرێن فران کەس هەندێک جوونی پێ بدرێ و زەجر بکرێ هەندێک پارەی لێ بسندرێ نا ئەگەر ئەو عقوبەی بخوا لە پێش چاوی خەلکی ئەگەر تۆزەک برێم یعنی تۆ ناموسی خەلکی فەزع کردووە با فەزع بکرێت باشە ئەوە عقوبەیەکی گەورەیە ئەی بینۆ سەر مەسەلەی قەتل ئەو ئافرەتانەی کە منداڵەکانیان دەچوێنن ئەوانە دێنە یان دەستنە بابی چوارچێوەی قاتلەوە بەڵێ ئەگەر تەمەشا بکەین زیاتر ڕەئی زانایان یان لە ڕووی فقهیەوە تەمەشا بکەین هەتا 4 مانگ ئەو منداڵە کە ڕوحی نەهاتۆتە بەر بە هەر شێوازێک لە شێوازەکان ئەگەر لەبار بباتن ناچێتە بابی ئەو قەتلەی کە پێدەگوتری قەتلی مطلق یعنی قەتلێکی فعلی هەرچەندە هەندێک لە زانایان کە باز دەکەن کە گونەحبار دەبێ مثلەن ئەو منداڵە بۆ لەبار بباتن ئەسڵ وایە بۆ نمونە ئەگەر نەیویستێ نەیتوانی لە سەرەتاوە لێ نەگەڕێ منداڵیان ببێ بەڵام کە ڕوحی هاتە بەرێ بە هیچ شێوەیەک دروست نییە ئەو منداڵە لەبار ببا مەگەر حالەتێکمان هەیە ژیانی ئەو منداڵە ژیانی ئافرەتەکە کەوتە مەترسی یعنی لە دوو ژیانان یان ژیانی ئافرەتەکە یان ژیانی منداڵەکە لێرەدا ئەو کاتی دەبێت دوو لیژنە دابنیشێن لیژنەیەکی طبی دابنیشێت دکتۆرە بەڕێزەکان ئەو دکتۆرانەکە پسپۆرن لە بوارە لیژنەیەکی تەواو دابنیشێن نەک دکتۆرە کودوان دەبێت لیژنەیەکی تەواو بێ اینجا لیژنەیەک لە زانایان کە ئایا فتوا بدرێ ئەمە هەتا چەند لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی بابرێن تەندروستی ئەو کاتی بڕیار دەدرێ داخۆ ئەو منداڵە لەبار ببرێ یان نا هەندێک حالەتمان هەیە هەندێک منداڵمان هەیە بۆ نمونە ناتەندروستە هەندێک منداڵمان هەیە بۆ نمونە ناتەندروستە و دایکەکەشی دەفەوتێت و لەسەری دەڕوا ئەو کاتی دەبێت لیژنەی بۆ دروستکرێ دیسان ناکرێت بە مامۆستایەک بەتەنیا و بە دکتۆرێک بەتەنیا بڕیار بدرێت ناتوانێت بەتەنیا بڕیار بداتن مادام ڕۆحی هاتە بەر بەڕاستی خەتەرە و دەبێتە قەتل و زۆرێک لە ئافرەتەکان بەڕاستی بەداخەوە بەڵێ سپاس بۆ مەلاڕەعەت ئۆمەر بلی پێشنێژ و تارخوێن کە لە تەوریەکەمی بەرنامەی پاشیەوە لەگەڵمان بووی سپاس زۆر سپاس بەڵێ بەرنامەی پاشیف بەردەوامە تەوریەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتات ناوبڕێکی کورت وەردەگرین لە سەری کاژمێرە و لەگەڵتان دەبم و تەوەری دومی بەرنامەی پاشیف دەکەنەوە کە تەوەری تەندروستیە مامۆستا زۆر سپاس.
بەڵێ بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە باس لە پشکنین لە تاقیگاکان وەروە باس لە نەخۆشیە گوازراوەکان و خۆپاراستن لەو نەخۆشیانە دەکەین بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری دووەمی بەرنامەی پاشیف هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە کە ئەوش لەسەر بازاری کردن و فرۆشتنی کۆترەکە لە شاری هەولێر جممەی دێ ئەو بازارە کڕگەران و فرۆشارانی کۆتر دەڵێن نرخی هەندێک لە کۆترەکان دەکاتە $1,000 و تەنانەت هەندێک جار لە مانجی ڕەمەزاندا کێبڕکەی نێوان کۆترەکانیش بەڕێوە دەچێت. ئەو کۆترەمانەوە ڕۆ بەس لە بۆ جوانی هینەیە ینی خەرێک لە خۆی تەمەشا بکاتن بینەکە کڕیتم یعنی تقریبا 2 مانگ 3 مانگ دەبیتن نێرەکەیان 2 دەفتەر و 25 وەرەقەم پێدایە مەیەکەشیان 75 وەرەق ینی هەر دووچیان 3 دەفتەر تقریبا ڕاوەستایە لۆ جوانیشمان هینەیە لە بۆ فرۆشتنێژ نییە برین هینا بمان ڕکلامی لە بۆ کۆترەکەی بکەین مزارە دەوەندەیە حەزمان لە هێشتی جوان شەوی ڕەمەزانانە لێرکوانە خەرێک خردەبتەوە شتەشی جوان هەبی تەمەشا بکرێ و لە هەولێرێ کۆتری عاردی زۆرە بەس زەردیان تایبەتە یعنی ڕەنگەکانی زۆرن کۆتری جوان هەیە سۆر هەیە ڕەش هەیە سپی هەیە بەس زەردیان لە هەمووان بە قیمەتترە یعنی نرخەکەی زۆر بەرزترە زۆر. صار پێست نەوە کۆدربازی نێرە کۆدربازی عاردیە کۆدربازی ئەوە ئیفرینە عەمبەریە ئەوە یعنی ئەوانە مانج ڕەمەزانی مجادلە دەکرێ مجادلە چێ لەسەر یەکەمە ئەوەی یەکەمی لە ژۆرێ ڕسمی لە ژۆرێ دەدرێ ئەو کۆتر یەکەم کۆترەکەش لە ژۆرێ دەدرێ یعنی هەر کۆترەکە عرض کرا دەبی لە تەنیشتی دامێنێگە ناو کۆترە باشترین کۆترە ئەو کۆترەکی زۆر باشە بەس زڕە ئەو کۆترە ئەو کۆترە سادە و دەمامەک نییە برێن لەو مجادلەی دەبی بەس کۆترەکی زۆر چاکە ئیمە هەموو وەختە یعنی چایخانەکەی کۆتران هەیە بەس ڕەمەزانە مجادلە دەکرێ ئەم کۆترا من 4 دەفتەر یونیان دامێنە فرۆشت بەس دوایە فرۆشتم بە 2 دەفتەری. بەڵێ لە تەوەری دومی بەرنامەی پاشیف دکتۆر هەڤاڵ حەسەن پزیشکی تاقیگە و نەخۆشیە گوازراوەکان لەگەڵم دەبێت دکتۆر بەخێر بێت. با سەرتا باس لە تاقیگەکان بکەین دوایە ترش دێنە سەر نەخۆشیە گوازراوەکان. تاقیگاکان لە هەرێمی کوردستان تا چەند جێگای متمانن بە تایبەت بۆ نەخۆشەکان. ئەمە تاقیەکان دوی جۆرمان هەنە جۆرێکیان کە ئەوەی کە سیستەمی حکومیمان هەیە بڵێ لە خستخانەکانی حکوومەت و تاقیگەی ئەهلیشمان هەیە ئەوانەی کە پرایڤەتی پێڵێن بڵین سیستەمی تاقیگە تا ئێستا لە کوردستان بۆ شێوەیەنێک کە بتوانین هاوڵاتیان وەکو بڵێ هەموو زۆرە پشکنینێک هەبی لە کوردستان بەڵام تا ڕادەیەک زێ دڵخۆشێک ئەو پشکنیانە چین کە لێرە نین ئەمە زیاتر ئەو پشکنیانە کە لە کوردستان و زیدونیا زیاتر پشکنینی کرۆمۆسۆمی و زیاتر لە مەجای مۆلکولەر یعنی پێڵن لە مەجای جینێتیک و فەحسی کرۆمۆسۆمی ئەوانە تۆزێک خەلەلمان هەیە لە کوردستان بەس لە مەجای تر ئەلحەمدولیلا ینی تا ڕادەیەکی زۆر باش پشکنەکان ئەوانەی کەنین ئەوانەی کە باست کردوانێ لە مەجای کرۆمۆسۆمی ئەوانە بۆچی نییە هۆکارەکەی گرانی ئەو ئامێرانەیە کە پشکنینەکە ئەنجام دەدەن دوو هۆکار هەیە هۆکارێکی وەیە تا ئێستا لە کوردستان بە شێوەیەکی پێویست ئەو ستافە پرۆفشناڵ نییە کە بتوانن ئەو جۆرە پشکنینانە ئەنجام بدەن و مەجای دووەم ئەوەیە کە تا ئێستا لە کوردستان ئەو ئەوکو بڵێ ئەو جیهازانە نەتوانراوە بەجێری پێویست داباشێ ئەو تاقیگانەی کە لە نەخۆشخانە حکومیەکان هەن تا چەند جێگای متمانن خەڵک
باوەڕی پێی هەبێت تاڕەدێکی زۆر دەتوانین بڵین کە جێ دەستخۆشیەکە دەتوانن بە مثلەن بۆ هەموو زەختێکە لە سەریانەوە بۆ ئیمکانەتی کە هەیەە حەمدلا جێ متمانن کە بتوانن هاوڵاتیان ڕوو لە نەخۆشخانەکان بکەن و زۆربەی ئەو پشکنیانش کە بە شێوەیەکی گشتی بە ئەنجام دەدرێن دەتوان هاوڵاتیان لێن دەر باش هاوکارانم باس لەوە دەکەن کە هاوکارم بەرگەشتاکرەی لە بروکسلەوە لەگەڵم دەبێت گفتوگۆی زیاتر دەکەین لەسەر ئەو پشکنیانە کە خەڵک بۆچی متمانێت بە پشکنەکانی نەخۆشخانە حکومیەکانی لەسەرەوەوانە زیاتر دەوەستین دەسمە لە هاوکارم بەرگەشتاکرەی کە لە بروکسلەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵم دەبێت دەڵێن کێشەیەکی تەکنیکی هەیە ناتوانین گفتوگۆ لەگەڵ هاوکارم بەرگەشت تاکرەی بکەین هەر کاتێک ئەو کێشە تەکنیکێت چارەسەرکرا دەگەڕێنەوە لای هاوکارم بەرگەشتاکرەی و گفتوگۆکەمان لەگەڵ دەست پێ دەکەین دکتۆر باشە بۆچی خەڵک متمانەی بە تاقیگاکانی نەخۆشخانە حکومیەکان نییە دوو زۆر متمانە نەبوونیە یەکەچیان ئەوەیە کە مثلەن بە نەزانیە ینی احتمالە ئەو کەسێک کە متمانەی نییە لەوانەیە بە زۆرێک خوێندنەوەی غەڵەتی هەبیلۆ ئەو پشکنیانە زۆری دووەم ڕاستە زۆر جار ئەو هەڵانی کە دەکرێن هەڵی کە ئەمە سیستەمێکی ینی قوبلەی داتابێسێکمان نییە بتوانین تێکەڵ نەبوونەکە بی لەو نەخۆشانی کارمە سەرم بۆ نمونە لە نەخۆشخانێک وەک ڕزگاری ڕۆژانە لەوانێت 200 تا 300 پشکنین ئەنجام بدرێت ئەگەرە تو داتابێسێک هەبی تێکەڵ نەبوون هەبی یان تێکەڵ بوون دەبیت لە جوداکردنەوەیەکە دەبی لە پشکنینەکان نەخۆش زیاتر متمانی بۆی دەبی کە کۆدی هەیە و دەزانی ئەو پشکنینەی خۆتی یەک لەوان ئەوەیە کە متمانیان نیە لەبەرەوەی کە سیستەمێکی وامان نیە ئەومان لە جویاکاتەوە دووەم لەوانەیە تۆزێک ئەوکو بڵێ ئیمکانیەتی ستافەکان هەندێک کەمتر باش دکتۆر گفتوگۆی زیاتر دەکەین ئەو کێشە تەکنیکە چارەسەر کراوە دەسمە لای هاوکارم بەرگەشت چاکرەی کە لە بروکسلەوە لەگەڵم دەبێت بەرگەشت ئەم کاتت باش بابزانین لە بروکسل کە ئەم شەوی قەدرە زیاتر تەرکیز لەسەر یاخود تاکید لەسەر شەوی 27 دەکرێتەوە بابزانین مسلمانان لەوێ چۆن ڕوو لە مزگەوتەکان دەکەن بۆ نوێشکردن بۆ قورآن خوێندن بۆ نزاکردن بەڵێ کۆوا من لە شارۆچکەی یاخود بڵێن لە شاری لێوفنم لە نزیک پایتەختی وڵاتی بەلجیکا بروکسلم لێرەش ژمارێکی زۆر بەو پێ کە نەتەوە جیاوازەکانی جیهان کە لە بەلجیکا دەژین لێرە دەژین زۆرێکیشان مسلمانان لێرە چەندین شوێن و پەرستگای تایبەت بەخۆیان هەیە مزگەوتی تایبەت بەخۆیان هەیە بۆیە لێرەش زۆر لە مزگەوتەکان بەسەر نەتەوەکان دابش کراوە بۆ نمونە مەغربیەکان هەروەها تورکەکان مزگەوتی گەورەیان هەیە لە بەلجیکا و بە تایبەتی لە بروکسل لێرەش بە هەمان شێوە کوردیش ئێستا بۆتە خاوەنی مزگەوتێک کە لێرە زۆربەی نوێژ خوێنانی ئەم مزگەوتە کوردن بۆیە لە ئێستاشدا ئەمان بەم شەوە کە شەوی قەدرە ئەمان تا درنگانێکی شەو یاخود تا بەرە بەیان بڕیارە بمێنەوە ئێمە دەچینە ژوورەوەی ناوەی ئەو مزگەوتە دەبینین کە ژمارەیەک لە مسلمانانی یان نوێژ خوێنان لێرە کۆبوونەوەتەوە بۆیە بەشێکی زۆریان ئەوەی کە دەبینین نەک هەر کوردەکان ڕاستە مزگەوتەکە بە ناوی کووردە یاخود کراوەتەوە بەڵام نەتەوەی دیکەشی تێدا دەژی بۆ نمونە خەڵکی ئەفریقی هەروەها خەڵکی عەرەب لە سووریا و لە عێراق بە هەمان شێوە خەڵکی دیکەش کە دەبینین کوردەکان لە تەواوی بەشەکانی کوردستان لە تەواوی شارەکانی کوردستان ئەوانی شاتوونەتە ئێرە زۆربەی هەرە زۆری ئەمانە خۆیان لێرە دەژین من ئێستا بەڕێزەکەم لەگەڵ شێخ دلێکە لە ئێستاشدا خەریکی قورئان خوێندنە من دەمێ ئەم شەو شەوی قەدرە ئێوە بەرنامەتان شێتانێ چی بن تا ئەو شەوە بەڕێ بکەن پێشێکی زۆر بەخێر بێن دەستان خۆش بێت عزیزتان کێشاوە بەڕاستی ئێمە وەکو هەموو مزگەوتەکانی کە وەکو مزگەوتەکانی لای خۆمان بە نوێژی عیشا دەست پێەکەین دوای ئەوە یەکسەر دەستەکەینە نوێژی تەراویح لە دوای نوێژی تەراویح ئەمێنینەوە ئیسراحەتێکی بۆکەین وەکو ئەبینن لە دوای ئیسراحەتەکەمان دەستەکەینە خوێندنەوەی قورئان بە گوێرەی کاتەکە ئەبێ کاتەکە بەڕاستی دابشکەین بۆ ئەوەی کە دوای قورئان خوێندنەکە ئیسراحەتێکی کە بکەینەوە دوای ئەوە دەستکەینەوە بە شەو نوێژ 4 ڕکات تاوەکو 8 ڕکات دوای شەفع و وەتر
نوێژی شەفع وەتر بکەین ئابێ کاتێکی تر بهێڵینەوە بۆ خۆمان بۆ ئەوەی بتوانین لە دوای شەفع وەتر بتوانین چەند دقەیەک ئیسراحەتێکی کە بکەین بۆ ئەوەی کە خۆمان ئامادە بکەین بۆ کاتی نوێژی بەیانی بەم شێوازە شەوەکەمانە بینە سەر من دەچمە لای مامۆستاش من دەمێ ببێن کە لێرە پێشنوێژ و وتارخوێنی ئەم مزگەوتە کووردە بە هەمان شێوە بە جلوبەرگی کوردیەوە دەبینرێ لێرە من دەمێ بچمە لایم کاتت باش مامۆستا ئەمڕۆ بە جلوبەرگی کوردیەوە یاخۆت هەر بەردەوام لە کاتی وتار خوێندن و هەروەها نوێژ خوێندن جلوبەرگی کوردی دەپۆشیت واللهی تقریبا لە کاتی وتار خوێندنیش بە جلی کوردیەوە جاروبار وتار کوردی مزگەوتە بە ناوی کوردەوە مزگەوتە ئەمە تقریبا ساڵێکە دروستمان کردووە بە ناوی کوردەوە دوو خاڵی سەرەکیمان هەبوو یەکەم جێگایەکمان هەبێت لە بۆ کوردان کۆبینەوە و برایەتیمان بە قووەت بکە الحەمدولیلامان دروست کرد دووش بۆ داهاتووی منداڵەکانمان کە زبانی کوردی لە بیر نەکەن متوانین فێریان کەین و لە پاڵ فێرکردنی قورئان هەڵدەستن بە زمانی کوردیشان فێر دەکەن بەڵێ بەرنامەمانەوە ئینشاڵڵا لە داهاتوو هەندێک دەرسمان هەبێ بە زبانی کوردی بێ لەبەرەوە کوردەکان لەبیر نەچێتەوە لە بۆ داهاتووی ئەوان ئینشاءڵڵا زۆر جار باز لەوە دەکرێت ئەوانەی کە دەچنە ئەوروپا لایەنە دینیەکە هەروە لە لایەنە کوردەتیەکە فەرامۆش دەکرێت بەڵام کە چێمە دەبینی لێرە هەردوو لایەنە دینیەکە هەروە لایەنە کوردەتیەکەش دەبین ئەمە ئەم بیرکردنەوەی هەندێک خەڵک لەمە چۆن دەڕوانی بۆ قسە نییە قسە لەبەرەوە دیندارێکە لەگەڵ کوردایەتەکە لابس و مەلبوس یەکترن هیچ فەرقی نییە ئێمە کوردایەتەکەمان لە بیر ناچێتەوە و دیندارێکەش تەسیری نەکردووە لەسەر کوردایەتەکە ئێمە و تۆش دەبینی بەجلی کوردیەوە بە کوردی قسە دەکەین و منداڵەکانیشمان الحەمدولیلا کوردەکەیان زۆر باشە واتە لەو بڕوانیم ئەو قسە ڕاست بێ کە خەڵکی وا دەڵێن ئێوە بەرنامەی ئەم شەو تازە شێخ دلێریش باسی کرد ئێوە دەتانەوێت چی تازە مثلەن بمێنەوە تا بەیانی قورئان خوێندنە بەرنامەی ئێوە چییە لێرەش هەر نان ئەخۆن بۆی بە ڕۆژوو بن بۆ ڕۆژی طبعا کاک شێخ لێر هەندێکی باس کرد ئەو برایانە طبعا نانیان دروست کردووە لە ماڵەوە هێناوێتیان بۆ ئێرە هەنیان زمانە ئینشاءڵڵا تا نوێژی بەیانی لێرە دانیشین پێش نوێژی بەیانی طبعا پارچە و شت دەکەین هەندێک نان دەخۆین و ئینشاءڵڵا دوایەوە نوێژ دەکەین و هەر کەسێک دەڕاتە طبعا ئەوە هەر بەرنامەی لەیلەتول قەدر خۆی هەر وایە خەڵکی هەموو مسلمانان تقریبا تاوەکو نوێژی بەیانیدا دەنیشن دوایەوە هەموو بڵاوی لێ دەکا دەڕاتەوە بۆ ماڵ ئێمەش من لە هەندێک وڵاتی تر گەڕاوم بینیومە لە مزگەوتە کوردەکان لە پاڵ پیاوەکان ئافرەتی شوێنی ئافرەت تەرخانکراوە چۆن من لێرە نابێنم ئایا ئەمە بەهۆی کەمی جێگاتانەوە یاخود بیرتانەوە کردوەوە ڕۆژێک لە ڕۆژان ئافرەتانیش ڕوو لە مزگەوت بکەن بۆ ئەوەی عیبادەتی خۆیان بەڵێ پرسیارێک لە جێگای خۆی بوو تەبعاً ئێمە مزگەوت وەکوتم تازە دەستمان پێ کردووە بۆ ساڵێک تقریبا دامان مەزراندووە لەم ڕۆژانە ئینشاءڵڵا پرۆژەیەک مەمەدەستەوەی کە مزگەوتە گەورە بکەینەوە و جێگای ئافرەتیشی لە بۆ دروستکەین ئینشاءڵڵا و لە داهاتوودا ئینشاءڵڵا لەوانەیە ساڵی داهاتوو جەنابتان بێن بۆ ئێرە زۆر لەم جێگا گەورەتر بێ و جێگای ئافرەتیشە بێ ئینشاءڵڵا دروست دەکرێتەوە زۆر سپاس من نازانم ئەگەر دەرفەت هەبێ من خەڵکی دیکە لێرە هەن مرحبا کاک صادق توجي ابرو باجداري دناف روجاكا انكو بيجن شبكه وبخير تو مجيلي تشي قران خوندني بله اف شغل ليله القدر محمد هاتين قال همي برادرا طاعتي بكين اشلا خودش ما قبل بكتن خود بر زحمت ما بختن مهميه تا چی هیوی هنه چی آرمان هنه بو کردستانه یا بخو شخصی اگر تو تبید بحث کنی هیویا من ان شاء الله كردستان ببد دولت هيفيا من هوا يا جرينج هوا وكيدي هيفيا من هوا ان شاء الله بتر كردد ما بين مزقفتي طاعتي بكن داتوشي شولت خلط نبن تو خلقي كيريك از خلقي زاخم الزاخش تو وقتی چی بیان بری تو بجدار بین بان مسئله دیگه بله الله حمید ما بجدار بین بچگاه خودم بجدار بین حتی فکر الحمد لله من امجا امام خضر كم مقصدك حزك والله كاتب باش براجع امرو ابشو يدي شوي ليله قدره اتوي بالله شي يعني شي تهي شي ميدك تهي والله ميد او كوبينه تو ان شاء الله تعالى
زۆر سپاس بۆ هاوکارم بەرگەشتاکرەی کە لە بروکسلەوە لەگەڵمان بووی سپاس بۆ میوانانشی کە لەگەڵ بوون قسەیان بۆ کوردستان 24 کرد دکتۆر دەگەڕێم وڵات جەنابتان هەندێک جار ئەو بێمتمانەیە خودی دکتۆرەکان خۆشیان بن چونکە هەندێک جار نەخۆشێک دەسێتە لای دکتۆرێک دەڵێ وەڵی ئەگەر بێت ئەو پشکنینە لە تاقیگەکانی دەرەوەی نەخۆشخانە بکەی باشترە پێتان وانێ دکتۆرەکانی هۆکارن بۆی خەڵک متمانەی پێ نەبێت بەتاکید ئەوی شێکە لە هۆکارەکان کە ئەو متمانەی نێشتوە لە لای نەخۆش چونکە نەخۆش خۆی ناتوانانی قەرار دەکە ئەو پشکنینەی کە کردویتی تا چەند جێ متمانەیە نا بەڵام دکتۆرەکانی دیسان بوونەوە هێکار لەوەی کە جارێکتر بینێرنە دەرەوە و لە دەرەوە پشکنی پێ بکەن و زۆر جاریش لە دەرەوەش دیسان متمانە نیانی کە نەخۆش دەستە دەروی نەخۆشخانەش لە دەرەوەش دیسان پێ متمانەی هەیە لە تاقیگەیەک بۆ تاقیگەیەکتر مەسەلەن دەپرسی لەو تاقیگەیە مەکە لەو تاقیگەیە بکە ئیتر ئەوەش دیسان جارێکتر بێ متمانەی دروست کردووە لەلایەن نەخۆشەکانەوە دکتۆرەکانیش هۆکارن ئەکید هۆکار باش دکتۆر گفتوگۆی زیاتر دەکەین هاوکاران دڵن ئاری حوسێنیش لەگەڵمان دەبێت ئەو شەوی 27 تا ئیتر تۆڕ پیامێرەن کوردستان 24 چونەتە زۆربەی مزگەوتەکان بۆ ئەوەی پارشێ و نزا و نوێژی نوێژخێنان و مسلمانان بگوازنەوە دەستمە لای هاوکارم ئاری حوسێن کە لە دنیارتەوە لەگەڵم دەبێت تایبەت بە شەوی قەدر ئاری ئەف دەمێتە باش بە و دیارە تو دناڤ مزگەفتی دای خەلکێکی زۆر پشتە دیارە کواتنەش بۆ بلند ڕاگرتنە شەوا قەدرێ دوودکارینها گەلوان نوێژخینان باخفی ئەوێن کو تایبەتی ژاتنە نوێژە بکەن و قورانە بخین و دوعاە بکەن کەرم بکەن بله افدمی و همی تماشاوان این کردستان 24 باشتر بدون و کتاب مجرب دای کنها عمل ناحیه دینارته سر به قضا آکرد گلوین دیار کاف شب بگشتی لحریم کردستان مسلمان کو خلک حریم کردستانش بگشتی مسلمان یعنی امسین بجن صادر نوت و پنج اوی دوریجی خلکی قصد نوا مزگفتان کریل آکری بگشتی یعنی همین مزگفتا لگوری زانیارین موار گرتین و هم گل ربری اوقاف آخفتین همین مزگفتا شول آکری خلک کی گلک بزیده قصد نوا مزگفتا کری بو اندی کو شوا شوا لیلۃ القدر شوا پیروز درباز بکن به ذکر کو ذکری دا بکن و دعات دا بکن کل گوری آیین اسلامی افشوا گلک شوا کا پیروز لیله الناحیه دینارته تشتکی هری جواسات یکرن کو بریا دمگه کم وان ذکر خو انکو عبادت دو شوه دا یب ماهی کینای اوان خارن لیره آماده کری او خارنا کو آماده جی کری کل ویره به زمان خلق بعدینان بجنه ترشکل به زمان سورین بجنه کفته آماده کری کل لیره او ده پاشی و خوشی الویره خون پاشی و خوش دل وره خون و هنگی د چناف نویجا خو کن هنگی د چناف مالا خو مدوتن ام هندک حالاتیاب دینا خفتنی که ما کتاب خو افترشکا آماده کریه هر سال این ویترشکا آماده کن یانجی تنی افصالاتی آماده کن بله پیش کی بخیر هادنا قناه 24 کن که ابروکه هات مزگفت ما صلاح الدین الایوبی الدینار ته زور سپاس بله ان شاء الله هم هر سال ویترشکا آماده کن هندی بیرا من ته و حجا مالد مل سره بین مزگفت مازن ملوری آماده کر همه سال ما افشوانیت کر و ساخت کر و هم هل که 20 هیوی ما لیلة القدر گرته حتی خلاص بیتن بس خصوصا شوا 27 لیلة القدر ام خارنه که بخوتین و اكيد بجن خارنه ترشکه اکثری مخرا کیف ترشکه تن ام ترشکه خودین یا ایرو ده ترشکه خو خونیو پاشی و خود المزگفت خو خونیو ده ذکر خو کینو بشتی ذکر کوم تاجدید خو خلاص کردن ویتر خو خلاص کردن ام ده ترشکه خو چه کینو ده ته کینو بسر و برو ده سر جماعت ده بخو وضع کینو ده رونیا خار لایلون المزگفت ده دانینو عادات و تقالید ما اونایت کفن بابو با پیرن ما عندي من بيرتتا و عندي من بيرتتا و از مازن بمی کچکم حتی مازن بی حتی نو کم هترش کو چکر ان شاء الله ده بر دوامش بین سبب یاره که شبکه گلک پیروز بود دعا کنه بشی افشوا زمان و ذکر خدا گو چه دعا کردن گو چه ذکر خدا درباز کرد شول ویرا بله ما گلک دعا ابتدا کرد که خود ان شاء الله باری تعالی ذکر ما همه بالسلمانه قبیل بکتن راستی ما پشتی کو ما ویتر اخیر ما دعا کردیم ما گلک دعا کردن که ام ما تشتکی گلک گرن کل پیش ام ریفراندوم که دیکن که ریفراندوم یا سرکفتی بیتن دولت بونا کردستان سر دست بارزانی ان شاء الله ببینه دولت و ما گلک دعایت بو برایت خود پیش مرگیت کرد سنگر و روزا کاب قدر یا پیروز و باری تعالی
حلقة عثمانية كي دعاية محمد بسلمان إن شاء الله قبيل كتو إن شاء الله أف وضعينه كي نخوش الناف عراق داو أكيد بجن الشام كردستان ما باريزيتن أف آوارد ناف ما ده همه بچناف بن خانيت خو إن شاء الله کس خوش گلک سپاس اگرم حالات یک دیجورگیری ما اگر تو ما بحثین دیب که یعنی بگشتین شفت خور رمضان الوی دوری چهار در باست کنش بلی بشوی بله پیشکی هم خیرات نانگود کین بو مزگفتا صلاح الدین خودی هم مجارا ما شفت خود بوراندن ممیجا و گویزا و چطور بودن بس نوکه الحمدلله ما ام تشكيتين تشكيت دنيا عالمي والمزقفت توزيع كان وتخون دعاء خود كان تراويح خود كانوا وبشتينجي عبد خورنا خوخونو دي چي نف مال خو بله گلک سپاس مام بواجی بله وکیوان دا دیار کردن که ابروکات گل ذکر کردن خوی آیین اسلام وان دعاین خوش کردن که هستن تواتیج افصال همین مزگفتن آکر گشتی گوری زانیارد مکو پیرات بگوتن که دعاین هاتی نکردن بوینده که کردستان سر بخو ورگیتن و نکجی بحث آریفراندمه و نکجی او دست خارنا ترشکی کن پاشی بخو دلویرا خونو دیبر مالت خود شنو و الوی دوریج گشتی افشوا افخارنا هاتی آماده کردن لهمین مزگفتا بله باش گلک سپاس جبو آری حسین كتول دينار تيب مربوي جالاكس باس بلد اسماء لها كارم عوض خير الله كلا بغداوة لقلم دبيت وشوت سهر مرقدي شيخ عبد القادر جيلاني لبغداوة عوض بابزان لبغدا كاو شوي قدر زيادة تأكيد لسر شوي بيستو حود دكتور هرسند اللي بيستاو كوتاي مانج رمضان شوي قدر بلام زيادة تركيز لسر بيستو حوتي رمضان بزانين لبغدا خەڵک چۆن ئەو شەوە پیرۆز ڕدەگرێن تا چەند دەچنە مزگەوتەکان بۆ نوێژکردن بۆ تاعات. بەڵێم کاتت باش دیارۆکوی کە خۆت باس لێکرم ڕۆژشەوی 27 لەسەر 28 ڕەمەزانە دیارە لە ئێمە لە مزگەوت و تەکی شێخ عەبدولقادر گەیلانین لە نێو ناوەڕاستی شاری بەغدا دیارە ئەم شەو جیاوازتر لە شەوانی ڕابردوو لە شاری بەغدا بەتایبەت لەم شوێنە هاوڵاتێکی زۆر بەتایبەت هاوڵاتیانی سونی واروە چەند هاوڵاتێکی کوردیش سەردانی ئەم شوێنیان کردووە بۆ نزا و تاعاتەکانیان واروە بۆ بەڕێکردنی ئەم شەوە پیرۆزەوەکو خۆیان باسییان لێکرد کە یەکێکە لەو شەوانەی کە لە ڕێگای نزاکانیانەوە دەتوانن لە ڕێگای ئەو نزایانەوە تاعاتێکی زیاتر ئەنجام بدەن. من ئێستا بۆ زانیاری زیاتر دوو هاوڵاتی دەدوێن وێکێک لەوانە کوردوەرەوە هاوڵاتێکی دیکەی عەرەبی وەزات پاشتر باسی سەردان و هەروە خواردنانە دەکەین کە لێرە باز دەکرێت سا هاوڵاتێک لە هەولێرەوە هاتووە لەگەڵ ئەودا قسە دەکەم کاتە باش ئەگەر بیتە ئێرەوە بۆمان باسکەیت چۆن بوو هاتوویتە ئێرە هەروە جیاوازی لە نێوان ئێرە و بەتایبەت مزگەوتەکانی شاری هەولێر چیەوە ئەو نزانە چی بوو؟ کاتیت باش بەخێر بێن و بەسەر چاوان ئەمە هاتینە بەلای منتەقەی بەردەڕەش سەردانی دهۆکە بەخۆی ئەمە هاتینە سەردانی شێخ عەبدولقادری گەیلانی بکەین ئەوڕۆ لەیلەتول قەدریە بەخۆی دەزانی 27 لەسەر 28 ئەو عالمە هەموو هاتینە مزگەوتی شێخ عەبدولقادری گەیلانی ئەو عالمە هەموو هاتینە ئەوڕۆ لێرە پاشی خۆیان دەکەن و دەڕۆنەوە هەموو خەڵکەکان لێرێنە ئەگە کوردن ئەگە عەرەبن ئەگە تورکمانن هەموو ملەتەکان و مەذاهبەکان لێرانەنا و ئەو مزگەفتە مزگەفتی مالی خوایە و غەوسی شێخ عەبدولقادری گەیلانیە غەوسی بەغدایە هەموو ملەتەکان هەموو هاتینە ئێرە سەردانی بەغدای دەکەن. هەولێر و شارەکانی دیکایە لە ڕووی ئەمنی وەکیلکەتەوە بەخوای هەولێر بەخێرە و کوردستان هەموو بەخێرە الحەمدولله و ئەو ملەتە هەموو باشن و فەرقی نییە ئینشاءالله هەموو ئەمە براینە ئینشاءالله و ئەو عالمە ئەو ملەتە هەموو هاتینە غەوسی شێخ عەبدولقادری گەیلانی و ئەمە هەموو براینە ئینشاءالله. ئەلەم شەوە پیرۆزەدا چی نزایەکە کرد بەتایبەت ئەگەر بۆمان باسکەی شتێک کرد کە پەیوەندی لەخوا ئەمن لەخوای گەورە دەخوازم ئەو ملەتە هەموو ببنە یەک ئینشاءالله و بگەڕێنە لۆ خوای گەورە و ئینشاءالله ئەمە لە مالی مزگەوتی خەیرین لەکن شێخ عەبدولقادری گەیلانینە زۆر ئەوەینە. من هاوڵاتێکی دیکە دەدوێنم. مرحبا تفضل إلى هنا. أجواء المال ليلة القدر باليوم شو؟ بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. نهنئ العالم الإسلامي والشعب العراقي خصوصا بمناسبة حلول
عيد الفطر المبارك بۆنەی هاتنی أسأل الله عز جژنی وجل ڕەمەزان پیرۆزبایی لە مسلمانان دەکەم أن يعيد هیوادارم الأمن خوای والأمان على الشعب گەورە العراقي هەموو وعلى جۆرە أهلنا في ئامن و الموصل ئاسایشێک بەسەر أن يفرج گەلەکەماندا الله عز ببارێنێ وجل عنهم هەروەها ئەوانەی کە خەمێکیان هەیە خوددا دەروێکی خێریان بەڕوودا بکاتەوە. الشيخ عبد القادر ئێمە ئەمڕۆ لە مەرقەدی پیرۆسی شێخ عەبدولقادر گەیلانین خوددا نهێنیەکانی پیرۆزکە. لێرە کەش و هەوایەکی ئیمانی زۆر باشە، خەڵک هەموو ئاهەنگ دەگێڕن بە بۆنەی شەوی قەدرەوە، هەموو لایە کۆڕی زیکرا. خوددا بەرەکەت بخاتە ئێوەشەوە. ئەوەی کە گوێتان لێبوو باسیەکە من دەمێ باز لەوە کەم دیارە لە نێو مزگەوت و تەکیی شێخ عەبدولقادر گەیلانی هەموو ڕۆژێکی ڕەمەزان بە تایبەت لە ئێواراندا بۆ بەربانگ خواردنی زیاتر لە 600 کەس ئامادە دەکرێت کە بۆ خواردن لەلایەن خێرخوازانە ئامادەکراوە، هەروە بەشێک لەو هاوڵاتیانە کە لە شارەکانی دیکەوە ڕویان لێرە کردووە بۆ نزا و پاڕانەوەکانیان و هەروە بەشێکیان لەو خانەوادانە هەتاوکو پارشێوان دەمێنەوە. دیارە لە زۆربەی تەمەنە جیاوازەکان سەردانی ئێرە دەکەن لە ئافرەت و هەروە پیاوی بەتەمەن و منداڵان و لە هەموو وەکۆی کە ئاماژەم پێ کرد سەردانی ئێرە دەکەن و نزای خۆیان ئەنجام دەدەن و ئێرە بەلای سونەکانەوە تایبەتێکی خۆی هەیە. بۆوانەیە کە بۆ کوردستان 24 قسەیان کرد. زۆر سپاس. دکتۆر باسمان لە گلەی و گازندەکان کرد لەسەر تاقیەکاندا، ئەو متمانەیە چۆن دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و بۆ خەڵک؟ متمانەکان دەبیت لە سەرەتادا لە ڕێی نەخۆشخانە حکومیەکانەوە بگەڕێتەوە بۆ خەڵک و دووەم جاریش دانانی سیستەمێکی گونجاو کە بتوانن لە ڕێی ئەو سیستەمەوە کۆمەڵەیەکیان کە ئێستا خۆشحاڵی کۆمەڵێک دروست بۆ بەنای کۆمەڵی پزیشکانی تاقیگا لە سەرەتای دروست بوونیە، بەڵام دەتوانین لە ڕێی ئەما و لە ڕێی سندیکای کارمەندانی بایۆلۆژی کیمیاییەوە بتوانین کە ئەو متمانەوە بگەڕینەوە بۆ هاوڵاتیان لۆی جارێکی تر مەسەلەن ئەو شتانە نەبیتەوە کە لە نەخۆشخانەکان متمانە نەبیان لە دەرۆی نەخۆشخانە. ڕۆژوگرتن چ کاریگەریەکی دەبێت لەسەر پشکنینەکان؟ ڕۆژوگرتن بە تایبەت لەسەر چەوریەکان کاریگەری دەبێت وەکو کۆلسترۆل و چەوری بنپێست و چەوری باش و چەوری خراپ. ئەوەی کە دەرکەوتۆ لە زۆربەی توێژینەوەکان ئەوەیە کە چەوری باش لە زیاتر لە ئافرەتەکان بە ڕۆژوگرتن بەرز دەبیتەوە کە ئەمەش جێ خۆشحاڵی کە دەتوانیت چەوری خراپەکە لەگەڵ خۆی کەم کاتەوە. باش دەتوانن ئەو کەسێک کە بە ڕۆژووە ئەنجامێکی تاوتان دەست بکەوێتە گەر پشکنینی بۆ بکەن؟ خۆی ئەمە دایمەن بۆ هەندێک پشکنین دەڵێن لە بەیانیان بکرێت و نانی نەخوارد، نان نەخوارد 8 ساعت تا 12 ساعت ئەمە حسابیەکەین. بەڵام لە ڕەمەزان دەلاوانێ ئەو پاشی و نانەخوا ئیتر 4 ساعت 5 ساعتی هەیە دەتوانیت ساعت نۆبێ وەکەوە نییە کە لە پێش ڕەمەزان پشکنینەکان ئەنجام دەبێ ئێوارەکەی بچی ئێوارەکەی بێدی ئەمە کە دەڵێن بەیانی زوو حسابی ئەوکەین کە ئەو نەخۆشە ئەو کەسێک کە دەوێت پشکنینەکە ئەنجامدا خێوێکی باش نستووە و 8 ساعت تا 12 ساعتیش هیچ شتێکی نەخواردو، بەڵام ئەو خواردنەوە ئاسایی. باش مرۆڤ پێویستە چەند مانگ جارێک پشکنین بۆ خۆی ئەنجام بکات؟ ئەمە ئەوەشمان وەکو بڵێ دەتوانین بیکەینە چەند بەشێک بە گوێرەی تەمەن و بە گوێرەی نەخۆشی هەیە نەخۆشی نیە، بەڵام وەکو کەسێکی ئاسایی کە کەسێکی ئاسایی و تەمەنی لە 25 ساڵ یان 30 ساڵ بەرەو سەر بێ دەتوانی هەر ساڵی جارێک یان 2 ساڵ جارێک ئەنجامدا. ئەوانەی کە تەمەنیان لە 40 ساڵ بەرەو سەرەوەیە پشکنینەکان دەتوانی ئەو بیکاتە 6 مانگ جارێک. ئەوانی کە نەخۆشیان هەیە دیسان هەر پێویستە مەسەلەن ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو سوکەریان وەکو زەختیان بەرزە ئەوانە پێویستە بە پشکنینەکان 6 مانگ جارێک ئەنجام بدەن، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هیچ نەخۆشی نیە 2 ساڵ جارێک. باش باس لە پشکنینی گشتی دەکرێت دەڵێ پێویستە مرۆڤ 6 مانگ جارێک پشکنینی گشتی بکەوە، ڕاستە؟ پشکنینی گشتی یعنی زۆر ضرور نییە کە هەموو کەسێک ئەوەندە وەکو بڵێ شتەکە زۆر لە خۆی گران بکات، ئەنی شتێکی ضرورەت نییە، بەڵام وەکو پێم گوتی ینی ئەمەش شتەکان دەکەینە چەند پلەیەک چەند بەشێک. ئەگەر زۆر حەزی کرد دەتوانی 6 مانگ بیکا بەڵام کە نەخۆشی هەبی، بەڵام وەکو ئەوی کە کەسێکی ئاسایی و هیچ کێشەی نییە
پێویستنی ئەوەندە پشیانە ناوێت و پشتینە ئەنجام دەدە لەنەوە نەخۆشیم هەبێ یان شتێکم هەبێت ئەگەر هیچ مشکلینە لەو ئەنجام دەدا نێکا باشترە نێکات باشترە بەڵام لە پاش 30 ساڵی پێویستە جارێک ئەنجام بدرێت ینی و حەسب نوعیەتەکە شای ئافرەتە پیاوە باشینەکان ئەنجام باسمان لە تاقی گە و پشکنینەکان کرد دێنە سەر نەخۆشیێک گوازراوەکان کاتم زۆر نەماوە نەخۆشیێک گوازراوەکان چین ئەمە دەتوانین باسی ئەو نەخۆشیانە بکەن کە بەهۆی خواردنەوە چکە مانجی ڕەمەزانەوە خواردن خەڵک لە دەرەوە زۆر خواردن نەخوا و ئیدی دەتوانین ئەو نەخۆشیانە باسکەین کە لە خواردنەوە دەگوازرێت بۆ مرۆڤ ئەمە ئەو خواردنانە پێیان ئەڵێن تەسەموم دروست دەکەن یان ژەهراوی بوون دروست دەکەن زیاتر سێ جۆرمان هەیە کە یان بە بەکتریا تووشی ژەهراوی بوون دەبن یان بەهۆی ڤایرۆسەوە یان بەهۆی مشەخۆرەکانەوە ئەو خواردنانەش لەوانەیە لە جیاوازیەکیان هەیە لەو سیانەیە کە بەو ڕێگانە دەگوازرێنەوە جیاوازەکان ئەوەیە کە ئەوانی کە زیاتر بە مشەخۆرەکان دەگوازرێنەوە سەرەتای دروست بوونیان کە خواردنەکە دەخوا هەتا دەستپێکردنی نیشانەکانی وەختێکی زۆری دەوێت لەوانەیە هەفتەیەکدا دوو هەفتە بەڵام ئەوانەی زیاتر بە بەکتریا توشە بن بە چەند سعاتێک دەست پێ دەکات ینی لە سعاتێک دەست پێ دەکات هەندێک زۆر بەکتریامان هەیە بە سعاتێک دەست پێ دەکات دوای ئەو کە شتەکەی خواردووە و هەندێکیشیان تا 24 ساعت 48 ساعت دەست بە نیشانەکانی باشە و لە ڕووی خراپی و جۆرەکان ینی ئەویشیان دیسان دەکنێرە چەند پلەیەک هەندێکیان زۆر خراپن هەندێکیان باش لە ئەنجامی چیەوە ئەو نەخۆشیانە دەگوازرێنەوە لە خۆراکەوە بۆ مرۆڤ چیوا دەکات ئەو مرۆڤە تووشی ژەهراوی بۆ بێ لە ئەنجامەوە خۆراکەوە ئەمە هەندێک خواردنەکان دەتوانین تەسنیف بکەین دۆ چەند زۆرێک بە خواردنانەی کە باش ناکڵن مثلەن خواردنی شیریان هەر شتێکی ترە کە باش ناکوڵێ یان کوڵاندەکەیان بەو دەرەجەیەنێ کە بتوانانی ئەو میکرۆبی تێدا بیکوژێ جۆرێکی ترمان هەیە ئەو خواردنانی کە ڕێدی ینی حازرن ئامادەکراون تو جارێک تر گەرمیانەکەیەوە ئەوانش ئەگەر لە پلێکی ئاسایی کە لە خوارد پێنجەوە هەڵ نەگیرێن دایانێ لە شوێنێک بۆ ماوەی نیو سعات یان بۆ ماوەی کاتژمێرێک دیسان ئەوەش هۆکارە لەوەی کە خواردنەکە جارێکتر بە بەکتریا توش بیتەوە و هەندێک تریشمان هەیە کە خواردنەکان چەند جۆرێکن مەسەڵەن خواردنێکی ئامادەکرا و خواردنێکی فرێشە ینی نەکوڵاوە لە تەنیشێکتریان دارێن ئەوەش هۆکارێکترە کە زۆر جار بەکتریاکان یان میکرۆبەکان لە خواردنێکەوە بە خواردنێکتر دەگوازرێتەوە شێوازی چارم ئەوەیە بە دەستی ئەو کەسێک کە حازری دەکات دەستەکەش زۆر هۆکارێکی سەرچێ لە ئەو کەسێک کە خواردنەکە دەگوازرێتەوە بۆ لەوانەیە دەستی هەڵگری هەومان دەستمان هەڵگری بەکتریا شتە ئەگەر دەستمان بە زوانی نەشورێ و یان دەستاوانە بەکارمێنین یان هەر شتێکی تریان پژمینە یان کۆخەیە لە ناو خواردن ئامادەکردنەکە ئەو شتانە ڕووبدا ئەو دیسان هۆکارێکتر بۆی کە خواردنەکە ژەهراوی بوو کەسێک باش بیت مرۆڤ زیاتر لە ئەنجامی ئەم خواردنانەوە تووشی چ جۆرە نەخۆشیەک دەبێت پێڵێن تەسەموم ینی ژەهراوی بوون ئیسهال دەبێت ڕشانەوەی دەبێت یان تووشی ژانەزگێک دەبێت زۆر جار لەگەڵ ئیسحالەکەیە خوێنە بێنێت یان شتی وەکو بڵێ پیسایەکەی ڕەنگی ئەگۆڕێت ئەوانە هەمووی نیشانەکانی ئەوەیە کە تەبیعی نییە حالەتێکی تەبیعی نییە و خاستن ئەگەر نەخۆشەکە تەمەنی گەورە بوو لە 6 ساڵ گەورەتر بوو یان نەخۆشەکە خۆی نەخۆشیەکی درێژخایانی هەبوو یان مناڵ بوو لە خوارد 5 ساڵی ئەوانە هەمووی زیاتر شتەکان لەسەر زەحمەتر دەبی بەڵام کەسێکی ئاسایی دەتوانانی بەس تاویزی بکاتەوە شتەکە لەسەر ئەمانە دەبنە هۆکاری مردنی کەسەکان مرۆڤ ئەگەر ئەوانی کە باسم کردن پیانە ڕسک پاکتر ئەگەر کەسەکە منداڵ بوو و یان کەسێکی بەتەمەن بوو نەخۆشی تریشی هەبوو زۆر جار لەوانە ئەگەر زوو کۆنتترۆل نەکرێ هۆکارن دەبنە ئەوی لە باشانی مردیان هەروەکە و فترێ ئەو لە ئەو ژەهراویبوونەی لە کەمپەکان ڕێدا مناڵەکەیان وبزام گیان لە دەستدا دواتر تەندروستی بڵاو کردو کە کەس گیانی لە دەست نەداوە باشە ئەو ژەهراوی بوونە کەوتت لەوانەیە مردنیشی لە ئەنجامدا لێ بکەوێتەوە بۆ نمونە تا چەند دوا بکەوێت مەترسی لەسەر ژیانی ئەو کەسە دروست دەکات خۆی ژەهراوی بوونەکە کە دەڵێن ئیسحالی و ڕشانەوە ئەو دوانیان هەردووکیان دەبنە وشکبوونی لەشی مرۆڤەکە ئیتر چەند ڕێگر بین لەوەی کە وشک نەبی ینی بتوانیت کە تاویزی بکاتەوە بە خواردنی مەسەلەن سووبە یان برنجی شلە یان هەر شتێکی تر کە ئەگەر نەیتوانی بخوات ئەگەر نەیتوانی ئەوە دەبی بگاتە نەخۆشخانە و لەوێ
چارەسەری پێویستی بۆ بکرێت. ئەنی ئەگەر بێتەوە کەسە لە ماڵەوە خواردن و خۆراک بەردەوام بخواتوە سند لەو کێشانەشی هەبێت سەحەتی باش بوو خاص ئەوەی کە گوتم ئەگەر لەو جۆرانە نەبوو لە مناڵ بوو یان لە گەورەکان و لەوانی کە بەتەمەنوانە لە کەسێکی ئاسایی وەکومە مەسەلەن کە هیچ نەخۆشیمان نییە و تەمەنەکەمان لەوەی نییە کە جێی مەترسیبی دەتوانێت هەر لە ماڵەوە چارەسەر باشێن چارەسەری ئینکوبیشنی هەیە ینی وەختی خۆی هەیە حەسب نەخۆشیەکە ینی احتیمالە بە 48 ساعت چاک بێتەوە احتیمالە چارەسەریەکان چینەوەی کە پێیان دەدرێت چارەسەریەکان بەجێری ژەهرایی بوونەکەیە دەگۆڕێت لە کەسێک دەگۆڕێت لە کەسێکە دوایین پرسیار مەگەر بە بەڵام ڕێهایدرێشنەکە کە پێڵێن کە تعویزکردنەوەی ئاوەکە لە زەرورترە سپاس دەکەم مەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە ئێوە تا چەند هۆشیاری خەڵک دەکەنەوە بۆ پاک و خاوێنی و بەتایبەتی و خۆراکانەی کە دەبنە هۆی ژەهراوی بوونی کەسەکان من وەکو خۆم لە هەر گشتی تەندروستی بەگشتی ئەوەمان هەیە خۆپاراستنی تەندروستی گشتی ئەوان دەبی کۆنتترۆلی ئەو شوێنانەکەن وەکو ئاگاشم لێکە کۆنتترۆلیان کردو وەکو ئوتێلەکان وەکو ڕێستۆرانتەکان وانە دەبی ستافەکانی ئەوەن دەرکە خواردن ئامادە دەکەن دەبی کەسێک بن نەخۆش نەبن ئەوە زۆر زەرورەوە دەست سوشتن ئێمە بەنی گەورەترین شت کە دەتوانین ڕێگرگری لەو نەخۆشی گوازرانەوە دەسوشتنە دەستنێکی تەندروست. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هەواڵ حەسەن پزیشکی تاقیگە و نەخۆشی گوازراوەکان کە لە تەوەری دوم بەرنامەی پاشی بۆ لەگەڵمان بووی زۆر سپاس زۆر سپاس دەکەم. بەڵێ تەوەری دومی بەرنامەی پاشیویش بە کۆتا هات بەرنامی ئەم شوی پاشیویش بە کۆتا هات هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە لە باکووری کوردستان بە تایبەتیش لە شاری دیاربەکر لەسەر شەقامێکە بە ناوی ساکاریە کە لە کۆتایەکانی مانگی ڕەمەزان بە تایبەتی ئەم شەقامە جممەی دێت خەڵکێکی زۆر ڕووی تێدەکات بۆ کڕینی کەلوپەری و پێداویستیەکانیان. کۆلانە ساکاریای کو سەرتاخە ڕێزان ئا دیاربەکرێوەیە دە هەفتەیە داوین ئا جەژنێ de wekî kevne şopiyek li nav niştecihan belav bûye. Esnafên vê kolanê salê 12 meh ji bo gel xizmeta danûstendinê dikin. Lê arîfeya cejna Remezanê û cejna Qurbanê ji bo van esnafan hatineke baş bixweretîne. Esnaf Celal Denerî dibêje bi dehan salin ev kolan navenda bazarê ye û tevî ku navendên danûstendinê yên mezin vebûne jî xelkê dest ji vê kolanê bernedaye. Her salî van sala warane yani qerebalığı, şenliği herkes demgasına aydî dayı. Yani ticaret herkes kura yani gorakı ticaret kişra dikin. Li ser dezgehan ji bo zarokan her temenî bas hatine danîn. Ji bo hatina cureyên basên rengîn ji dikanan hatine derxistin û li ser dezgehan hatine xistin. Çok pêdiviyên û zarokên xwe bigrin gelek kes bi malbatên navxweran بەڵێ 27 بەرنامەی پاشیڤم پێشکەشکردن هیوادارم نوێژ و ڕۆژ و تەعاتان قبول بێت تا پاشیڤێکی دیکە هەر لە خۆشی دابن.